سلااوان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە شەوێکی تری شەمە لە ئەکادمیای مەگا مایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادمیای مەگا مایند پلس لە سێ تەوەردا کار دەکا کە هەرسێ کەرتی پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاریە کە جگە لە وێبینارەکانی شەوانی شەمە تا ئێستا چەند بەرهەمێکی تری بە چاپ گەیاندووە کە ئێستا لەسەر شاشە ڕەنگە بەرجی کتێبەکان هەندێکیان دەبینن. ئەوە سێ کتێبی پەروەردەین کە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە پۆلەکە دووبەرەواش بکەوە، هەرسێکیان لەلایەن دەستگای فام چاپ کراون بە سوپاسەوە. پۆلەکەت بەرەواش بکەوە تا ئێستا دوو چاپی لێ بڵاو کراوەتەوە. هەروەها ژیری دەستکرد بۆ مامۆستایان، یەکێکە لە کتێبەکانی تری ئەکادیمیا، وانەکانی ژیان بە دوو زمان ئینگلیزی و کوردی، هەروەها بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا، ئەو یەکێکە لە بەرهەمەکانی تر. دوایین بەرهەمیش بەرە و لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان بوو کە ئەویش یەکێکە لە بەرهەمەکانی ئەکادیمیا. جگەلەوە ئەکادیمیای مێگا مایند پلس فەرهەنگی ئەلکترۆنی زاری هەیە بۆ زمانی ئینگلیزی بۆ کوردی بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS بەردەستە و بە خۆڕاییە بەردەوام کاری تێدا دەکرێت. چەناڵێکی یوتیوبی ئەکتیڤمان هەیە کە هەموو وێبینارەکانی پێشوو و ڤیددیۆیەکانی پێشوو چەندین ڤیددیۆی تری بە سوودی تێدایە. ئەگەر پێشتر نەتبینیوە یان سەبسکرایبت نەکردوە دەکرێت ئەو کۆدەی تەنیشت سکان بکەیت، یەکسەر دەدباتە ناو چەناڵەکە و لەوێ سەبسکرایب دابگرە بۆ ئەوی لە بەرهەمەکانی داهاتوش پێبەش نەبی. ئەگەر نا هەر یوتیوب بکەوە بەس بنووسی مەگا مایند پلس ئەکادمی، ئەو لۆگۆیە دێتە سەر شاشە. لەبەرەوەی ڤیددیۆیەکان زۆرن، ئێستا خۆی زیاتر لە 290 ڤیددیۆی پێشوو دەدا، بۆیە هەوڵمان داوە کاراسانی بکەین بۆ بەکارهێنان ئەویش لە ڕێگای دروستکردنی چەند پلەیلیستێک. پلەیلیستەکان واتە بابەتەکانی هاوشێوە و ئەوەی هەمان تەوەرن کۆمان کردوونەتەوە لە شوێنێک. وەنمونە پوختەی کتێبمان هەیە، هەمووی بەیەکەوە دانراوە، پرسیار و ژیرکار هەیە، هەمووی بەیەکەوە دانراوە، وێبیناری تایبەت بە ژیری دەستکرد هەیە، هەمووی بەیەکەوە. بەو شێوەیە ئەوەی توێژینەوەی زانستیە، ئەوەی پەیوەندی بە نووسینی توێژینەوە هەیە، هەرێکە لە پلەیلیستێک دانراوە. ئەگەر بچی لە چەناڵەکە پلەیلیست دابگری، ئەوانە هەمووی بە کۆکراوەیی لەوێدا دانراون. هەر بەم دوایانش چەناڵێکی تایبەتی ژیری دەستکرد بۆ مامۆستایانمان بە زمانی شیرینی کوردی دروست کرد کە ئەویش چەند ڤیددیۆیەکی بە سوودی تێدایە و هەموو بابەتەکانی پەیوەستن بە ژیری دەستکرد و مامۆستایی یان کاروباری مامۆستایی، کە پێمان وایە کاراسانیی باش دەکە بۆ مامۆستایان، هەروەها ئەوانەی کە زمانەکانی تر کێشەیان بۆ دروست دەکا لێرەدا هەمووی بە زمانی شیرینی کوردیە. چەناڵێکی تایبەت بە ئەکادمیای مێگا مایند پلس لە وەتسئەپ هەیە بۆ ئەوەی ئاگاداریەکان و چاڵاکیەکان و یان هەر تۆمارێکی تر هەبێ لەوێ دایبنێن. ئەویش ئەگەر ئەندامنی تێیدا دەتوانانی لە ڕێگای ئەو سکانکردنی ئەو کۆدەی تەنیشتی ببیتە ئەندام و بێبەش نەبی لە هەواڵ و چاڵاکیەکان و هەدواداچوونەکانی مێگا مایند پلس. بەڕێزان، ئێمە شەوانی شەممە کردومانەتە نەریتێک و ئەرکێک لەسەر شانی خۆمان، هەر جارەی کەسایەتیەک بابەتێک هەڵدەبژێرین و پسپۆڕێک داوت دەکەین بۆ ئەوی بابەتی ڕۆژ پێشکەش بکە. بۆ مانجی 6 ئەمڕۆ یەکەم شەمەی مانجی 6ە 4 وێبینار ئامادە کراون بۆ ئێوەی بەڕێز کە ئەم شەو بەڕێز کاک دکتۆر محەممەد تا حوسێنە. وێبینارەکانی تریش لە سەر شاشە دیارن، دیسانە گردتەوێ بێبەش نەبی لەوانە دەتوانی لەو QR کۆدە داخلی چەناڵی وەتسەپەکەبی بۆ ئەوەی ئاگدارت بکەینەوە کە کێیە. هەموو شەمەکانی مانجی 6 هاوشێوەی مانگەکانی تر وێبینارمان ئامادەیە. وێبینارەکان تایبەتن بە ژیری دەستکرد، تایبەتن بە پەروەردەی هێستەکان، تایبەتن بە بەکارهێنانی ئامێری زیرەک لەلایەن منداڵ و بابەتی زۆرا و زۆر بەڕاستی. ئەمە خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە هەر کاتێک ئێمە داواکاریەک ئاراستەی بەڕێزێک دەکەین بە خۆشحاڵیەوە ئامادەن بۆ ئەوەی لەگەڵمان بن، بۆ ئەوەی هاوکارمان بن،
بەپێی توانا و کاتی خۆیان، هەرچەندە ئەگەر زروفەکەشیان ملائم نەبوو بێ، بەڵام لە گەورەی خۆیانە کە ڕازین بەوەی لە خزمەت ئێوەی بەڕێزدابین بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە پشتێک بخەینە سەر خەرمانی ئەو چاڵاکیانە و ئەو هۆشیارکردنەوانەی کە هەمومان پێویستمان پێەیە. یەکەمین کەس لەوانە بۆ خۆمان سوود دەبینین اینجا بەشداربوانی بەڕێز. بۆ ئەم شەو بابەتێکی گرنگ و کەسایەتێکی گرنگمان لەگەڵە. بابەتەکە وەک لە ناو نیشانەکە دیارە پەروەردەی هەستەکانە کە پێمان وایە یەکەم جارە ئەو بابەتە باز بکرێ ئایا هەستەکانیش دەکرێت پەروەردە بکرێن وەکو هەر شتێکی تری مرۆڤەکان. ئەمڕۆ بەڕێز پرۆفسۆری یاردەدەر کاک دکتۆر محەممەد تاها حوسێن کە ناوێکی دیارە لە کۆمەلگای کوردی زانکۆیی ئەکادیمیا بابەتی ئەم بابەتەمان پێشکەش دەکا. پەروەردەی هێستەکان وەکو استراتیژێکی دروستی دەرونی لەو دنیا و لەو ژیانە جەنجاڵی کە ئێمە هەمومان تێداین. کاک دکتۆر محەممەد پرۆفسۆری یاریدەدەرە لە دەروونزانی کەسایەتی، زیاتر لە 20 کتێبی لە بوارەکانی دەروونزانی و هزری فەلسەفی و سایکۆلۆژیدا هەیە. ئەندامی ئەنجومەنی دەروونناسانی ئەمریکیە APA، هەروەها ئەندامی دەستەی نووسەرانی پێگەی عەرەبی الحوار المتمدن کە پێگەیەکی عەرەبی بەناوبانگە، هەروەها ئەندامی ناوەندی توێژینەوە و دراساتی علمانی لە جیهانی عەرەبی کە زیاتر لە 120 بابەتی لە پێگەی خۆیدا لەوێدا هەیە. بەڕێزیان جگەلەوە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە و زۆربەی نووسینەکان و کتێبەکانیشی دەربارەی خودی کوردیە کە دوایین کتێبیشی هەر لەم بارەیەوە و ئەبزام لە پێشانگای کتێبی کوردیش بەردەستە ئەگەر دوای خۆی باسی بکە. بەڵام کاک دکتۆر محەممەد بەڕاستی وەکو گوتمان کەسێکی دیارە لەم بوارە. ئێمە خۆشحاڵین کە توانی کات بۆ ئێمە و ئێوە تەرخان بکە بۆ ئەوەی باسی ئەو بابەتە گرنگە بکە کە دروستی دەرونیە و چۆنیش دەتوانین هەستەکانی خۆمان پەروەردە بکەین بۆ ئەوەی بگەین بۆ ئامانجە کە وەکو دەڵێت دەروون دروستیە. کاک دکتۆر محەممەد زۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی، زۆر سپاس کە ئامادەیت پیشاندا، هەرچەندە دەزانم ڕەنگە مەشغەڵەتی ژیان و پابەندیەکان زۆر زیاتر بن لەوە، بەڵام لەبەر ڕێزی بەشداربووان و ڕێزی ئێمە داواکەت قبوڵکردین سپاس دەکەین. دکتۆرجان دەتوانی ئێستا دەست پێ بکەی؟ ئێستا لای من سعات 9:08 دقەیە. ئەگەر نزیکەی 45-50 خولەکێک قسەکانی خۆت بابەتەکەت پێشکەش بکەیت، دوایی سەرنج و پرسیاری بەشداربووانی وەردەگرین. مایکەکەت ئێستا کرایتەوە، فەرموو. ئەو کاتتان باش هاوڕێیانی عزیز و خۆشەویست، شەوتان باش برادەران، مامۆستایان، کەسانی ڕۆشنبیر، هەموو ئەوانەی کە لەو وێبیناران بە دڵنیاییەوە کەسانن لە ئاستێکن. خۆشحاڵم بە بینینتان و هەم بە گفتوگۆکردن لەگەڵ جەنابتان. سوپاس بۆ ئەو دامەزراوە دیژیتاڵی ئەلکترۆنیە مێگا مایند پلسی برادران. سوپاس بۆ دکتۆر هیمدات کە ئەوە جاری دووەم و لەوانەیە سێمیش بێ، بەڵام ئەو جارە دەرفەت ڕخسا ئەگەرچی هەندێک کێشە هاتنە پێشێ. ئێستا حالیەن بێکارەبام ئەوە کۆمەڵێک شتە لە دەوروبەرم ڕووناشی کردومەتەوە. هەربژین ڕێز و خۆشەویستیم هەیە. هیوادارم گفتوگۆیەکی بە پیت و گفتوگۆیەکی بەرهەمدار بکەین لەسەر بابەتێک کە وەک دکتۆر فەرمووی بابەتەکە لە ڕاستیدا لەسەر هەستەکانە و پەیوەستە بە پەروەردەی هەستەکان. بەر لە پەروەردەی هەستەکان پەیوەستە بە بەخێوکردنیان، چونکە دوو چەمکانە لە یەکتر جیاوازن لە لای من و دواتر ڕوونیشان دەکەمەوە بۆچی بەخێوکردن لەگەڵ پەروەردەکردن فەرقی هەیە. ئەو بابەتی پەروەردەی هەستەکانە بەڕاستی لە سیستەمی پەروەردەی ئێمە، لە سیستەمی خوێندنی باڵای ئێمە، لە تەنانەت لە دنیای ڕۆشنبیری ئێمە لای لێ نەکراوەتەوە.
ئێمە هەوڵ دەدەین لێرە ئاشنایەتی هاوڕێیان و دڵنیاشم کە شنان بە مۆزوعەکە، بەڵام زیاتر بەیەکەوە قوڵ دەبینەوە لی بۆی کە ئایا لەکوێ پێویستە و لەکوێ ئەو بابەتە گرنگە و بۆچی ئێمە هەستەکان کە وەکو ڕاداری جەستەی بەشەریوان بۆ با بڵێن قۆستنەوە و ئیلتقاتی معلومات لە دەوروبەر گرنگن. اینجا لە تەوەری یەکەم من دەستمە سەر ئەوەی کە بۆچی بەخێوکردنی هەستەکان گرنگە، تاوەکو لە دوای ئەو بچمە سەر پەروەردەکردنیان بۆچی گرنگترە، دواتر ئەو دۆخی با بڵێن پەروەردەکردنە کە نەچۆتە ناو سیستمی پەروەردەی ئێمە، هیوادارم دواتر ببێ بە پرۆپۆزەڵێک چەند کاریگەری هەیە لەسەر دەروون دروستی ئینسان و دەروون دروستی تاچی ئێمە. بەر لەوەش دەچینە سەر ئەوەی کە ئایا ژینگەی ئێمە، ژینگەی فیزیکی ئێمە، ژینگەی کۆمەڵایەتی و کولتوری ئێمە تا چەند دەوری هەبوو لە ڕەخساندنی ئەو ستیمی و لەیتانەی ئەو ڕۆژێنەرانەی کە هەستەکانمان دەکەونە سەریان. طبعا لە جەستەی ئینساندا پێنج هەستن، هەمومان بەوە ئاشناین، هەستی بینین و هەستی بیستن و هەستی بەرکەوتن و هەستی چێژ و هەروە بێتەوە هەستی بۆنکردن. ئەوانە لەبەر ئەوەی سەرچاوی کەوتنە سەر و ڕوژێنەرەکان لە دەوروبەری ئێمەدا، سەرچاوی کەوتنە سەر ژینگەن لە دەوروبەری ئێمەدا و لە ڕێگای ئەوانەوە ئێمە ئەمبار و زەخیرەی معلوماتی و معریفەی خۆمان زیاد دەکەین. هەر بۆیە هەستی یەکەم کە چاوە کە فراوانترین ئاست و ڕوبەری بەرکەوتنی هەیە بە هەموو ئەو ڕوژێنەرانەی یا موسیراتانەی کە لە دەوروبەرمان هەن. بۆیە دوای ئەو هەستی بیستنمان هەیە کە بە هەستی دووەم لە فراوانی ڕوبەری کەوتنە سەر و ڕوژێنەرەکان یا ستیمولێتەکان دەناسرێ. سێمیان بۆنکردنە، ئینجا چێشکردنە، دواتر بەرکەوتنە یاخود با بڵێن بەرکەوتنە، دواتر چێژ بردنە. ئێمە ئایا لە جەستەی خۆماندا کە ئێمە کەمتر ئازار بچێشین و کەمتر بە خۆمانەوە خەریک بین، کەمتر جەستەی خۆمان ببێ بە بابەتێک بۆ خۆمان، بۆ ئەوەی هەمیشە لەگەڵی لەبەر خوردا بین و ئاگامە لە دەوروبەری خۆمان نەبێ، پێویستە حتمما ئەو جەستەیە باش بەخێو بکرێەوە، ئەو جەستەیە هەمیشە ساغ بێت، بۆ لەبەر ئەوەی جەستەی ساغ بەدڵنیاییەوە هەستەکانیشی ساغ دەبن و لە نەتیجەشدا ئیدی زۆر داینامیکیانە دەکەوێتە سەر و ڕوژێنەرەکان و ئێمە زانیاری و معلوماتیان لە دەوروبەری خۆمان پێوەردەگرێت. ئینجا ئایا لە چوارچێوەی خزمەتکردنی جەستەی خۆمان، لە چوارچێوەی بەخێوکردنی جەستەی خۆماندا تا چەند ئاوڕمان لە هەستی چاو بینین، عفوەن، تا چەند بیرمان لە بەخێوکردنی ئەو کردوێتەوە، تا چەند پێمان وابووە ساغی چاو زەڕورە بۆ ئەوەی بە ڕوونی ستیمولەیتەکانی دەوروبەرمان یا ڕوژێنەرەکانی دەوروبەرمان وەرگین و ئینجا بیبێن بۆ سنتەرەکانی لێکدانەوە لە دەماغ، تاوەکو معنامان بۆ ئەو ڕوژێنەرانە بدەنێ و ئیدی تەنزیم و تەرتیبێکی بکا لە میمۆری ئینسان، تاوەکو دواتر ئەو بابەتانە زۆر بەجددی بتوانین کە پێویستمان پێیان بوو بیانژێڕینەوە. هەڵبەتە من لە سەرەتای باسەکەم بەگلەیی دەستمەناوەوە کە بڵێ بە ئێمە بایەخمان نەداوە بە هەستەکان و خزمەتمان نەکردوون و پێمان وانە نەبووە کە هەستەکان بەر لەوەی ئێمە ئیدارە بکەن و وامان لێ بکەن ئاگادار بین و ڕادار بن، دەوری ڕادار بجێڕن بۆ جەستەی ئێمە، تاوەکو لە مەترسیەکان یا لە مەتەباتەکانی دەوروبەرمان وریابین. ئیدی ئەوە وەزیفە و ئەرکێکی گەورەتریان هەیە لەوە کە وەرگرتنی زانیاریە، و وەرگرتنی زانیاریش حتمما لە ڕێگای هەستەکانەوە دەبێ و ئەو هەستانە تا چەند ساغ بن، تا چەند سەلیم بن، تا چەند باش بەخێوکرابن، ئیدی ئەو زانیاریانە ورتر دێن، ئەو زانیاریانە باشتر پۆڵەن دەکرێن، دەستنە سەر سکیمای زاکرێ ئینسان و ئیدی لەسەر ئەوە باش پۆڵێن دەبن و ئێمە دەتوانین تەصنیفێکی جوانیان بکەین،
فایل و فۆڵدەری باشیان بۆ تەرتیب بکەین هەتاوەکو دواتر لە پێویستیەکانمان ئێمە باش یا بیانژێڕینەوە. اینجا حتما ئێمە سیر دەکەین لە ژینگەی ئێمە لە جوگرافیای بینینی ئێمە لە ژیانی با بڵێن بە شێوەیەکی وازحتر بڵێن لە ژیانی کولتوری ئێمە ئینجا کولتور بە فروع جیاجیایەکانی ئایا ئەوە سەقافەی سەحیە، ئایا ئەوە سەقافەی کۆمەڵایەتیە، ئایا ئەوە سەقافەی با بڵێن جغرافیە، ئەوە سەقافەی نەتەوەییە، ئەوە سەقافەی نیشتیمانیە بە هەموو ئەوانەوە ئایا لە چوارچێوەی سەقافی سەحی خۆماندا لە چوارچێوەی ئەوەی ڕۆشنبیری تەندروستی خۆماندا ئێمە کەمترین با بڵێن کەیسی نەخۆشیەکانی چاومان هەن. هەست ناکەین ئێستا ئێمە لە دەوروبەری خۆماندا عینەک لە چاوەکان لە بازاڕی فیزیکچی ئێمە گەلێک گەلێک زۆرن. هەست ناکەین لە تەمەنێکی زوو کەسان و تاچی ئێمە عینەک دەکەنە چاویان و چاویان لاواز دەبێت و ئیدی با بڵێن باش ناکەونە سەر ستیمولۆی توور و ژەنەرەکان و لەو حاڵەتەشدا معلوماتەکانی دەوروبەر بە ساغی وەرناگرن. ئەوانە حتمما لەوانەیە پێویستی بە دراسەیەکی ورتر هەبێ و لەوانەشە تێزێک بێ بۆ ئەوەی کە سبینێ ئەگەر دراسەیەک لەبارەی ئەوە کرا فعلەن لەوانەیە ئاستی لاوازی هەستی بینین لە ناو تاکەکانی کۆمەڵگەی ئێمەدا لە دەوروبەر زیاتر بێ بۆ لەبەر ئەوەی وەک هەرێمێک وەک کۆمەلگایەک کە تاوەکو ئێستا باش تەنزیم نەکراوین باش سیستەماتیک نەکراوین لەوانەیە زووتر ڕوبەڕووی ئەو کێشەی باش بەخێونەکردنی چاوە بووبینەوە. اینجا عەرەب گوتنی قس عەلا ذالک مەوزوعی گوێش بە هەمان شێوە ئایا گوێ باش بەخێو کراوە وەکو ئەندامێکی کارا لە جەستەی خۆماندا هەوڵمەنداوە هەمیشە گوێ ساغ بێ ئایا لە مامەڵەکردن لەگەڵ گوێ ئێمە وریان بووین ئایا سەقافەیەکی سەحی باشمان هەبووە بۆ لەبەر ئەوەی ئەو جیهازە گرنگە ئەو جیهازە لە دوای چاو تا ئەستێک گرنگە تەنانەت لە لای هەندێک تاک لەوانەیە ئەوانەی کە چاویان نابینێ یا چاویان لاوازیەکی تێدایە ئایدی لە پرۆسەی تەعویزکردنەوەدا بایەخ زیاتر بەو هەستە بدەن و ڕوبەری ئەو فراوانتر بکەن بەوەی پێیان وابێ کە گوێ لەبەر ئەوەی ئێمە وروژەنەری جددی و وروژێنەری زیادجیای لە ژینگەی خۆمان پێوەردەگرین. اینجا هەستی بۆ نیش بە هەمان شێوە ئایا ئێمە لوت باش بەکاردێنین باش خزمەتی دەکەین عەفوەن ئایا خزمەتمان کردووە بەوەی کە لوتیش ئەندامێکە فعلەن ئێمە دەبێ بۆنەکانی پێبناسینەوە و دەبێ باش بکەوێتە سەر دنیای دەوروبەر هەتاوەکو لە ڕێگای ئەویشەوە دیسان معلومات وەرگرین خۆی لە نتیجەدا هەموو هەستانە بەیەکەوە یەک دەگرن ئیدی حەزمی معلومات و داتاکانی ئێمە لە ژیان زیاتر دەکەن و لەوەیشەوە ڕاستە و خۆ دەبن بە ئینپوت بۆ ناو پرۆسێسی معالەجەکردنی هەموو معلوماتانە اینجا سەرنجام لە ئەوتپوتێکی معقولدا ئێمەشتی باشمان دەکەوێتەوە دەست ئەو وردەکاریە لەوانەیە زۆر کەس پێی شتێکی سیر بێ بەڵام وردەکاریەکی زۆر زۆر زانستیە و زۆر زۆر دقیقە و لالێکردنەوەشی زەرورە و لە دنیای وعی و هۆشی ئێمە نزیکترە نەک لە دنیای خەیاڵ. لە تەوەری دووەمدا ئێمە دێنە سەر واز لە بەخێوکردن دێنین چونکە بەخێوکردن هەموو بوونەوەرەکانی سەرگۆی زەوی هەموو زیندەوەرەکانی سەرگۆی زەوی لە پرۆسەی بەخێوکردنی بێچووەکانی خۆیاندانەوەکانی خۆیاندا شتێکی جنیتیکیانە زۆر وریان هەموو بوونەوەرێک بێچووەکانی خۆی خۆش دەوێت و هەموو بوونەوەرێک هەوڵی ئەوە دەدا باشترین ما بڵێن ژینگە بسازێنێ بۆ ئەوەی بێچووەکانی خۆی تا تێدا گەورەکە اینجا چ جای ئینسان بەوەی کە هەمیشە دەبێت لە هەوڵی ئەوەدا بێت لە ناو فۆرمی خێزاندا ژینگەیەک بسازێ و ژینگەیە دەعمی ئەو حاڵەتە بکە. اینجا لە بابێنە سەر پەروەردەکردنی ئەو هەستانە ئایا
هەستەکان پەروەردە دەکرێن یاخود ئێمە پەروەردەمان کردوون؟ ئەو دوو پرسیارە لەو تەوەرەدا دەبێت تا ئەستێک لەگەڵیان بین بۆ ئەوەی بزانین ئایا دەتوانین وەڵامەکەمان دەستکەوێ ئایا هەستەکان پەروەردە دەکرێن؟ دقیق بڵێ. ئەی ئێمە نابێت چاوەڕابێنین بەوەی کە بە چ شێوەیەک بە چ ستایلێک بە چ تەکنیکێک بکەوێتە سەر وەروژەنەرەکان نابێت نەدەبوایە لە ناو کولتوری ئێمەدا لە ناو سیستمی پەروەردەی ئێمەدا لە ناو سیستمی تەنانەت خوێندنی باڵای ئێمەدا وانەیەکی تایبەت بۆ ئەو بابەتە هەبوایە کە من ناو لە ناو تەربیەتە الحەواس یاخود پەروەردەی هەستەکان زۆر ئاسایی بووە گەروانەیەک هەبوایە لە سەرەتایی لە قۆناغی سەرەتایی لە قۆناغی ناوەندی لە قۆناغی دواناوەندی اینجا با لەی گەڕێن لە قۆناغی کە دەڵێن سان داخلی قۆناغی گەنجی دەبێ و لەوێەوە هۆشی فراوانتر دەبێ و دەرک بە گرنگی و بابەتانە دەکات بە دڵنیاییەوە ئێمە لە سیستمی بەهایی و سیستمی پەروەردەی خۆماندا لامان لە بابەتی پەروەردەی هەستەکان نەکردوێتەوە و پێمان وانە بووە کە چاو بەخێو دەکرێت وەکو ئەوەی کە چۆن جەستە بەخێو دەکرێت بۆ ئەوەی تۆ لە فۆرمێکی وەرزش وانیدا دەرکەوی یاخود لە فۆرمێکی دروستدا دەرکەوی هەتا وەکو کەمتر ئازار بچێشی لەو حاڵەتە بەخێوکردنی پەروەردەکردنی چاو لەکوێ بەکەلکمان دێ لەوە بەکەلکمان دێ کە ئایا ئێمە کەمترین مەصرفی پێ بکەین و زۆرترین داتای پێکۆکەینەوە اقتصاد بکەین لە بەکارهێنانی چاو لە بەکارهێنانی تین و ئێنێرژیەی کە چاوی پێ هەڵدەسوڕێەوە بۆشتی باش هەڵی بەکاری بێنین بۆشتی باش تێڕ بەهۆیەوە لە وروژانەرەکان ڕامێنین ئیدی تۆ لەو حاڵەتەدا دەبێ هەمیشە چاوار ڕابێ کە بزانێ سەیری دەوروبەری خۆی پێ بکە بزانێ سەیری ئینسانەکان ئەو کەسانەی پێ بکە کە لە ژێنگەکەی ئەودا لە دەوروبەری ئەودا هەن لەسەر جادەکە دەڕوا چۆن بەکاری دێنێ لەسەر ڕەسیف کە دەڕوا چۆن بەکاری دێنێ لە هۆڵێکی کۆبوونەوە چۆن چاو دەگێڕێ لە سەفەرێکدا چۆن سەیری دنیا و دەوروبەری پێدەکە هەڵبەتە خۆ چاو بەکارهێنانەکەی هەروەکو لە سەرەتا وتم لە پرۆسەی معالەزەی معلومات و پرۆسەی قەرەباڵغکردنی معریفەی ئینساندا کە ئاوا گرنگ بێ ئەکیت ئێمە دەبێ وریایانە بەکاری بێنین بۆ ئەوەی باشترین داتای پێکۆکەینەوە زۆرترین داتا و زانیاری پێکۆکەینەوە تاوەکو معلومات و با بڵێن حەزمی معریفەمانی پێ دەوڵەمەند بکەین قەرەباڵغ بکەین اینجا منظم و سیستماتیکی بکەین لە وڵاتی ئێمەدا لە کۆمەلگای ئێمەدا چاو باش پەروەردە نەکراوە چۆن باش بەخێو نەکرابوو باشیش پەروەردە نەکراوە چۆن باش پەروەردە نەکراوە لەبەرەوەی تۆ سیرکە من هەندێک نمونە دێنمەوە لە سەر شەقامەکان کە دەڕۆی تۆ لەلایەن دەیان و سەدان و هەزاران چاودێر لەسرە متابع دەکرێت جلێکی سیرت لەبەر بێ چاوت لێ دەکرێت و متابع دەکرێت خەڵک لە دەوروبەردا دێو دەچێت لە بەرامبەر تێدەپەڕێ سیرت دەکا و سیرکردنەکە سیرکردنێکی زۆر جاری وایە لە کۆمەلگای ئێمەدا ئاسایی نییە ئەوە سیرکردن نییە کە هیچێک چاوت لێ زەق دەکاتەوە یا چاوت تێدەبڕێ وە زیاد لە 10 سانیە سەرنجت دەدا لەو حاڵەتەدا بەکارهێنانی چاو ئایا پەیوەست نییە بە تەجاوزکردنی ئازادی تاکەکانی دەوروبەریش بە بۆ لەبەرەوەی کەسێک کە تۆ سەرنجی زیاد لە پێویستی بخەیە سەرێ خۆی سەرنج خستنە سەری وە بینین ئەو کەسانەی دەوروبەر بۆ ئێمە زەڕورن بۆ ئەوەی ئێمە عەلە لەقەل کەسێک دەبینی هاوڕێتەیە لێت نزیکە یا خود خەتەرێک لە دەوروبەرتە خۆتی لێ ئاگادە لە ڕێگای چاوە ئاگادار بی وە خۆتی لێ دوور بخەوە بەڵام کە تۆ زیاد لە پێویست تەرکیزت کردە سەر کەسێک و چاوت خستە سەری لەو حاڵەتەدا تۆ داخلی جوگرافیای ئازادی کەسی بەرامبەر بووی و سنووری حرمەت و ڕێزی ئەو ئینسانە تەجاوز کرد و لەو حاڵەتەدا ئەو کەسە کۆمەڵێک لێکدانەوەی سەیری بۆ دەی بەوەی بۆ ئەو کەسەوە سەیرم دەکا بۆ ئەو کەسەوە سەرنجم دەدا
و لە بارێکی دیکەدا تەجاوزکردنی ئازادی و ئینسانەیە بۆ لەبەرەوەی کە تۆ سەرنجت زیاد لە پێویست خستە سەری ئیدی ئەویش دەکەوێتە کۆمەڵک لێکدانەوە و کۆمەڵک جۆڵە و کۆمەڵک حڕەکە تا ئەو ئاستەی کە لە کۆمەلگای ئێمەدا زۆر زار لە باش بەکارنەهێنانی چاودا کێشەی کۆمەڵایەتی کێشەی تاک لەگەڵ تاک ئەجا بووە بە شەڕیان بۆ چاوم لێ زەق دەکەیەوە بووە بە ناخۆشییان دوای ئەوە لەوانەیە بوو بێ بە کێشەیەکی کۆمەڵایەتی و پڕی بێتەوە بۆ جوگرافیایەکی فراوانتر و لێرەدا تا ئەو ئاستی کە لەوانەیە ئێمە ئاگادارین لەو چەند ساڵی پێش خۆماندا و ئەسڵانەوە زۆر کۆنا و دیاردەیە و لەوانەیە خوێنیشی بەهۆ ڕژابێت. ئەی باشە هەستەکەی دیکەمان کە هەستی گوێ ئایا گوێ باش بەکاری دێنین ئێمە ئایا لە بەکارهێنانی گوێدا بەو پێی ئەوی سەرچاوەیەکی سەرەکی وەرگرتنی داتا و زانیاریە باش دەیخینە سەر ئەو دەنگانەی لە دەوروبەرمان هەن ئایا دەنگی ساز و لەباری پێدەبیستین ئایا لە ڕێگای گوێەوە وروژێنەری معقول دێنە ناو جیهازی هەستەوەرەکانی ئێمە و لەوێشەوە نەخەڵدە من لە ڕێگای کۆمەڵک پرۆسس و دەڕۆن بۆ سنتەری معالەجەکردنی معلومات لە ڕێگای گوێەوە لە دەماغ و لەوێەوە معنا دەدرێن بۆ ستیمولیتانەی کە ئێمە لە دەوروبەرمان وەرماگرتن بە خێونەکردنی گوێ و کارەساتەوە و کێشانەی لێ دەبێتەوە سیر دەکەی لە کۆمەلگای ئێمە سەقافەی گوێگرتن ڕۆشنبیری گوێگرتن لاوازە لەو ئاستە نییە تەنانەت لە حیواردا ئێمە گوێ باش بەکارنیانین دوو کەس لە مێزگردێک لە سمپۆزیێمێک لە پەنێڵێک دادەنیشن بەیەکەوە کەسی گوێگر ئەوەندە هوشیار نییە بەوەی کە ئەوەی قسە دەکا ئیدی تۆ دەبێت گوێی لێ بگری بەو مانایی کە گوێگر لە گفتوگۆدا دەبێت چاوەڕێی قسەکەر بکە تاوەکو ئەو پەیامانەی لە ڕێگای قسەکەرەوە دێن بۆ ئەو دێن ئیدی ئەوەندە بە باشی وەریانگرێت لە ڕێگای جۆ بچێت بۆ مێشک و لێشەوە تێی بگا ئێنجا دوای ئەوەی کە بوارێکی بۆ ڕەخسا هەتاوەکو لە سۆنگەی تێگەیشتنی خۆیەوە بتوانێت ئینجا ئەو ببێ بە نێرەر و ببێ بە قسەکەر ئەوی دیش دەبێ بە متەلەقی یان دەبێ بە گوێگر لە پرۆسی کۆمنیکیشندا لە مەسلەی هەڵبژاردنمان بۆ مۆزیک و بۆ دنیای دەنگە خۆشەکان ئایا گوێ باش بەکاردێنین ئەگەر گوێمان باش بەکارهێنا باە ئێستا چ جۆرە موزیکێک لە ناو بازاڕی سەقافەی ئێمەدا سعید وەزاڵە کەمترین ئاوازی کوردی دێتە بەرگوێی ئێمە بۆ لەبەرەوەی ئەو سنتەرانەی یا ئەو شوێنانەی ئەوە جاوە گازینۆیە مارکێتە سوپەرمارکێتە هەر شوێنێکی دیکەیە سیر دەکەی وروژێنەری معقول بڵاو ناکاتەوە تاوەکو گوێیەکان ئەو وروژێنەرە معقولانە وەرگن کە لەگەڵ ئەوان دەگونجێ لەگەڵ کولتوری ئەوان دەگونجێ لەگەڵ سەقافی ئەوان دەگونجێ هەتاوەکو لە نەتیجا ئیدی جۆرێک لە سەعادە و دڵخۆشی و جۆرێک لە ئارامی بدەنە ئەو کەسە کە لەو سوپەرمارکێتە دێو دەچەیە لەو هۆڵە دانیشتووە یا لەو بازاڕە پیاسە دەکا ئێمە لە کوردستانی خۆماندا هەموو مقەویمات و توخمەکانی نەتەوەمان تێدا هەن هەموو توخمەکانی دەوڵەت بوونمان تێدا هەن هەموو توخمەکانی کۆمەلگابوونمان تێدا هەن کە ئەو یەکێک لەو توخمانە با بڵێن ئەو دەنگانن کە دەبێ زیاترینیان کوردی بن ئەو دەنگانە لە بازار گوێ لە قسەی خەڵک دەبێ زۆرترین با بڵێن ئەو وشە و ڕستانەی دێنە بەرگوێت کوردین بۆ لە تۆ لە شارێکی کوردی دەژی زۆرترین با بڵێن زۆرترین دەنگ کە دێتە بەرگوێت دەنگی مۆزیک دەبێ کوردی بن تاوەکو فۆرمێکی کوردانە تۆ بدەی بەو شارەی کە تێدا دەژی لەو حاڵەتەدا ئەوەی کە دەنێرێ دەنگەکان و ئەوەی کە وەردەگرێت دەنگەکان هەردووچان گوێ دەبێت ڕۆشنبیری گوێ و ڕۆشنبیری بیستنیان ئەوەی کە سنتەری نێرەر دەبێت چ جۆرە دەنجێک بڵاو بکاتەوە تاوەکو فۆرمێکی با بڵێن دیاریکرا و تایبەت بدا بە و شوێنەی کە تایدایەتی کە لێتی لەو حاڵەتە نەخێر ئێمە زۆرترین موزیکی عەرەبی دەبیستین لە شاری خۆمان ئێستا
زۆرترین موزیکی تورکی و ئینگلیزی دەبیستین، فارسی دەبیستین لە شارەکەی خۆمان. لەوانەیە بە ڕیزبەندیکردنیان کوردی کەمترین دەنگ بێ کە ڕۆژانە لە چوونە بازار و چوونە شوێنە تایبەت و گشتیەکاندا بەرجێ ئێمە بکەون. لەو حاڵەتەدا ئەوە کێشەیە، ئەوە باش پەروەردە نەکردنی گوێیە. لێرە ئەوە گوێیە وەک بڵێن ئەریک فرۆم کتێبێکی هەیە لەسەر فەنە ئیسرا هونەری گوێگرتن. ئینجا لەو حاڵەتەدا کە تۆ باش گوێت بەکارهێنا اقتصاد دەکەی لە بەکارهێنانی و بۆ ماوەیەکی درێژتر تۆ لەگەڵ ساغی گوێدا دەچی. اینجا دێنە سەر هەستی سێم کە بۆنە ئێمە لوت باش بەکاردێنین، باش دەیخینە سەر ئەو بۆنانەی کە دڵنەوەییمان دەدەنێەوە، ڕاحەی دەرونیمان دەدەنێەوە، ئاسوودەمان دەکەن لە ڕووی دەرونیەوە کە ئاسوودەکردنی هاوڵاتی و تاک لە ناو کۆمەڵگەدا استراتیزە، دەبێت استراتیزی یەکەم خێزان بێ، دووەمیان ئۆرگانە گەورەترەکەی کۆمەلگا بێ، سێمیان مؤسساتی تربەوی و دامەزراوە پەروەردەیی و دامەزراوەکانی خوێندنی باڵا و دامەزراوە ڕۆشنبیریەکان بن. بۆ لەبەر ئەوەی ئەم هەستانە ئەو با بڵێن ئەو پەروەردەکردنی ئەو هەستانە لە چوارچێوەی استراتیزی بیناکردن و دامەزراندنی شوێنە، ئەوەی کە باشلار دەیگوت هونەری دروستکردنی شوێن وەک ڕەهەندێکی گەورەوە تاکە ڕەهەند بۆ ژیان. بەڵێ ئالوتی ئێمە باش ئەنێ ئەو بۆنانەی بەرلووتمان دەکەون بۆنی ساز و لەبارن کە تۆ پیاسەیەکی دەوروبەری خۆت دەکەی ئایا لە جیاتەوەی بۆنی گوڵ و گوڵزار بکەی، بۆنی دار و درەخت بکەی، بۆنی سروش بکەی، بۆنی ئەو بۆنانە بکەی کە ئینسان دەوری هەبووە لە بڵاوکردنەوە لە ڕێخستنیان بۆنی خۆشن ئەوانە لوتمان دەحەسێننەوە و لە ڕێگای لوتەوە کە دەڕۆن بۆ مێشک ئایا بڕیاری ئەوە لە مێشک دەدرێکە ئەو بۆنە کە لەو دەوروبەرە باوە بڵاوە بۆنی خۆشەوە تۆ ساز دەکاوە لەبارت دەکا بۆ ئەوەی ئاسوودەبی لە ڕووی دەرونیەوە. تەسەوەر دەکەم ئەو سیستەمی زێرا مەجاریانەی کە لە شارەکەی ئێمە کەمن ئێستا و خەریکە وردە دروست دەبێت، ئەوە خۆ پارێزیە لە بۆنی پیس، بەڵام ئێستا زۆربەی گەڕک و مەحەلاتەکانی ناوشاری ئێمە پاشماوەکانی یان چلکا و پاشماوەی چڵکا و پاشماوەی ئاوی پیسیان بەبەر دەرگای خۆیاندا دەڕوە و لە هەمان کاتیشدا ئەو مۆلیدانە کە هەبوون ئێستا کەم نەماون و ئێستا خەریکە بیانگەڕ بگەڕێنەوە سەریان. ئایا ئەو هەموو گزۆز و ئەو هەموو دۆمۆکسیدی کاربۆنی لە ڕێگای سیارە و لە ڕێگای عەزیزەکانی دیکەوە دێن ئەوانە هەموو بەرلووت ناکەون؟ ئایا کە تۆ بە شوێنێک بەڕ بەس بە بازاردا دەڕۆی ئایا لوت زیاترین بۆنی ناخۆشی ناکەوێتە بەر؟ بڵێ ئەوە وەڵامە بۆ پرسیارانە بڵێ ئێمە لە کەواتە ئێمە لە دروستکردنی ژینگەدا کە لە ڕووی سایکۆ بیهێڤیاریزمەوە ئەوەی پێ دەگوڵ علمە نەفس سلووکی دەروزانی ڕەفتاری یا ڕەفتارناسی، ئێمە بڵێ شوێنمان بەو شێوەیە ساز نەکردووە ستیمولیتی معقولی تێدا بێ و ڕژێنەری معقولی تێدا بێ هەتاوەکو لە بەرامبەر ئەو ڕژێنەرە معقولانە ئێمە وەڵامی معقول ئیستیزابەی معقول ریسپۆنسی معقولمان هەبێ بەرامبەر بەو ستیمولیتانە بەرامبەر بە ڕژێنەرە ریسپۆنسەکانمان بێزارکردن نێوچەوان گرژن نێوچوانت گرژ دەکەن دڵ شادید نادەنێ بۆش هەمیشە ئێمە بەتایبەتی ئەوانەی کە ئەلفوبەیەک لە ڕۆشنبیری دەزانین ئێمە هەمیشە ئەوانە بە کێشە دەزانین ئەوانە شتی ئابیر نین تێپەڕن بڵێ با لەگەڵیان ڕابێنین لەگەڵیان بژین ئێمە لە زەمنێکدا دەژین دەبێ شوێن بە شکلك بسازێنی عەقڵی ئینسان ڕۆڵی هەبێ لە شەیئەنەک کردنی فکر بەدەدی دۆبرێ دەڵێ ڕێژە دۆبرێ یعنی بە شتکردنی هزر تۆ دەبێ ئەو شتانەی لە دەوروبەری خۆت وەک مثیرات وە گروژێنەر بڵاویان دەکەوە دەبێ عەقڵێک هەبێ ئەوانەی بە شکلێک ساز کرد بێ کە چاو دەکەوێتە سەریان بحەسێتەوە کە گوێ دەکەوێتە بەریان بحەسێتەوە کە لوت دەکەوێتە سەریان بحەسێتەوە یا کە دەست بەریان دەکەوێت یا دەستت بەریان دەکەوێت بحەسەوە کەواتە استراتیزی
با بڵێن سەرەکی ئێمە وەک سایکۆلۆژیستەکان لە قسەکردن لەسەر ئەو بابەتانە لە کۆتاییدا ئارامکردنەوەی ئینسانە. ئینجا ئەو استراتیژی هەوڵدان بۆ ئارامکردنی ئینسان دەبێت لە نەتیجە ببێ بە استراتیزێکی سیاسی و مؤسساتی سیاسی کاتێک کە دەسەڵات دەگرنە بەس دەبێت ئەو بابەتە بکەن بە پرۆگرامی خۆیان تاوەکو لە سیستمی حکومڕانی خۆیاندا ئەو بابەتە بایەخ پێ بدەن پیشەسازی ژینگە صناعەت البیئە چۆن ژینگە دروست دەکەین ئەو ئینڤیرۆنمنتە چۆن وا لێ دەکەین لە ناویدا بحەسێنە زادەکانمان چۆن ڕێکخستون بۆ ئەوەی سیارەکان بەقەت زادەکان بە مرتاحی بڕۆن یانی سایق یان نەفەرەکان مرتاحکەن بەوەی کە کەمترین خرەباڵغی دروست بێ کەمترین بەریە کەوتن دروست بێ کەمترین لێک تۆڕە بن و لێک حاڵی نەبوون دروست بێ لەو حاڵەتەدا تۆ ئەوەی کە دەڵێن ژینگەیەکی باش بسازێنە بۆ ئەوەی ئێمە وەڵامێکی سازمان لە بەرامبەر ئەو ژینگەیەدا هەبێ کەواتە دروستکردنی شار ڕێخستنی شار سنووردارکردنی حەزم قوارەی ئەو ئۆتۆمۆبیلانەی لە شار هەن ئەو ئەزیزە سەیرانەی لە شاران لە بە گونجان لەگەڵ قوارەی شارەکە بە گونجان لەگەڵ با بڵێن ئاستی ئیسیعابی شارەکە کە ئەمە ناومان ناپێ دەڵێن فیزیاوی ئۆگەسکۆنت ناوی لە ناو فیزیای کۆمەڵایەتی یا فیزیای شار ئەو حاڵەتەش وەکو ئەو شار وەکو سیارەیەک وایە کە زارن لەسەری دەنووسرا حموو لە 2 تان یا حموو لە 3 تان شاری ئێمە لەوانەیە حمولەی با بڵێن 1 ملیۆن کەس بێ کەسی یاخود 9 ملیۆن کەس بێ 1 ملیۆنی بەڵام 3 ملیۆن کەسی تێدا دەژی یا 2 ملیۆن کەس تێدا دەژی ئەوە باش سازنەکردنی شارە وەلەو حاڵەتەدا تۆ چاوت ناکەوێتە ناچێتە سەر شتە جوانەکان یعنی لەو حاڵەتە ئێستاتیکای شوێن ئەو چێژت نادات ناتوانانی ناوی لێ بنێ ئێستێتیکا ئەوە چونکە لووتکەی جوانی نییە و جوانی بینی نییە بۆیە پەروەردەکردنی هەستەکان لێرە گرنگێتەوە کە لە سیستمی خوێندندا هەستەکانت کرد بە بابەت بۆ فێربوون و بۆ پەروەردەکردن لەو حاڵەتەدا تاچی ئێمە تاشێک دەبێ جوان مامەڵە لەگەڵ شوێن دەکاوە جوان خۆی ڕێک دەخاوە جوان لە چوارچەوەی ئەو ژینگەی دەوروبەریدا ڕێک دەکەوێتەوە پێویست بە نەسیحەت و سنتەرەکانی ئرشادی دەرونی و ئرشادی سیاسی و ئرشادی دینی و ئرشادی کۆمەڵایەتی نابێ بۆ ئەوەی هەنگاوەکانی خۆ ڕێکخە تۆگە دنیات ڕێکخست دەوروبەرت ڕێکخست با بڵێن توخمی نەسیحەت کە هەر لە خۆیدا قورسە تخمی ئرشاد کە لە خۆیدا قورسە لە ناو سیستمی دەنجی ئەمەدا کەم دەبێتەوە بۆ لە بەرەوەی تۆ شتێکی دیکە هەیە لە زیاتی ئەو ناسیحە لە زیاتی ئەو مرشی دە قسە دەکا کە ستیمولیتە کە ڕژەنەرە لە دەوروبەرت هەیە و ئەو پێت دەڵێ لێرە وا بڕۆ لێرە وا بچوو لێرە شتێکی دوایی کە سەیری جەمالیاتی شوێنش دەکەی لەو حاڵەتەدا تۆ ئیدی ئەوە لەوێدا ئێمە وەک ئیمتیحانێک بۆمان دەردەکەوێت کە تا چەند هەستەکانی ئێمە لە وجودی هەموو ژەنەرانە کە پێوەستن بە هەر پێنج هەستەکان چەندە سازن یا چەندە ناسازن من بە دڵنیایی و دڵم بەداخەوە کە ئێمە واهمان وا تێنەگەیشتون لە شارسازی وا تێنەگەیشت بووین وا تێنەگەیشت بوون لە سیستمی پەروەردە لە سیستم سازی پەروەردە وا تێنەگەیشت بوون لە سیستمی خوێندنی باڵا و سیستم سازی لە خوێندنی باڵا بۆی کە فعلەن ئێمە دەبێ هەر ئیشمان ئەوە نیە ئینپوت ئینسانێک داخلی سیستمی پەروەردەی کە ئەوتپوت لەو لای دێتەوە دەر و شەهادەیەکی بەدەستەوەی بەقەد ئەوەی ئەو مؤسسەیەکی یا ئۆرگانێکی کەلتوری یاخود سۆسیۆ کولتوریە ئەوەی کە دەچێ ناوی لە نەتیجە وەک ئینسانێک دەیەدرێ ئەو ئینسانە ئەنجامی سەرکەوتنی سیستمێکە کە تێیدا بڕیاریدا ئینسان لە دۆخی فیتڕەتی خۆیەوە بگوازێتەوە بۆ دۆخە عەقلانیەکەی کە بوو بە ئینسانێکی واعی و باش ئیدارەی هەستەکانی خۆی کردووە بەڕێوە بردن ئینجا لە حاڵەتی ئەوەی من کە هاتمە سەر هەستی بوون
بەڵێ بۆنی ناخۆش زیاترن لە بۆنی خۆش لە ناو ژینگە ئێمەدا بۆیە لوت بەریان دەکەوێەوە معلوماتی زۆر ناخۆش دەگوازنەوە مێشک و مێشکت لێرەدا بێتاقەت دەبێت. اینجا هەستی چێژیش گرنگە وەکو هەستەوەرێک وەکو هەستەوەرێک بۆ گواستنەوەی معلومات بۆ ناو دەماغی ئێمە تاوەکو معالەجەی بکەینایە. ئایا ئەو خواردنێ لێ خۆی بەپێی فۆرمێکی چێژ سازکراوە بەوەی کە تۆ لە نەتیجە کە دادەنیشی بەوەی چێژ ببەی لە ڕێگای هەستەوەری تامەوە چێژەوە ئایا ئەو با بڵین دۆخە بیرمان لێ کردوێتەوە ئەوەی کە ئەو خواردنەی کە سازی دەکەی تا چەند گرنگە لە ڕووی ئۆرگانیکیەوە بۆ جەستەت و تا چەند گرنگە بۆ ئەوەی کە تااقت دەداتێەوە ئێنەرژیت دەداتێت تاوەکو جەستت بە زیندوییەوە بە بەهێزی بمێنێتەوە. ئایا ئەوەندەش گرنگ نییە کە زەوقێکە دەداتێت بۆەوەی کە ئەو نەکەیە عەرەبوتنی نەکەیە وات لێ دەکا کە تۆ چێژ ببەی لە سفرە؟ ئایا سفرە شوێنی بێدەنگ بوونە یا شوێنی قسەکردنە؟ سفرە شوێنی چێژبردن یا شوێنی چێژبردنە و لە نتیجەی ئەو چێژبردنە ڕاکێشت دەکا بۆ ئەوەی کە تۆ ئەو مەجلیسەی سەر سفرە بکەی بە ساتەوەختە کولتوریەکان و بیکەی بە بابەتێکی کولتوری. زۆر جار هی گوتنی سفرە دەبێ بە بابەت بۆ کولتور. ئەمە دەتوانین سفرەکانی خۆمان ڕێکخین و هەر جوانیان ڕێک بخین ببن بە بابەتی کولتوری. دانیشتنەکانمان بۆ داوەتکردنی یەکتر دەتوانین وا ساس بکەین کە چێژ سعید بێتەیدا تاوەکو هەم بتانی لەزەت لە خواردنەکە بکەی و فنون و هونەرکاری تێدا بکەی. ئێمە وەک کۆمەلگای خۆمان وەک عورف و تەقالیدی خۆمان لەوە هەنگاوی باشمان ناوە. من لەوەیان دەڵێم ئێمە خواردنی کوردەواری هەوڵی کورد هەوڵی تاچی کورد بۆ یاخێزانی کورد بۆ گەیشتن بە چێژی خۆش هەوڵی با و باپیرانمان سەرکەوتوو بوون لە دروستکردنی ئەو شتە کولتوری و شتە با بڵێن ترادیسیۆنیانەوە کوردەواریانەوە ئێستاش جۆرێک لە گەڕانەوە بۆ ئەوانەیە بەڵام لە فۆرمی دیکە و لە شکلیدی و لە جەوهری دیکەدا. ئینجا هەستی پێنجەمیش کە بچووکترین مەساحەی معریفی بەرکەوتنیانەی دەست بۆچی بەکاردێنی چۆن دەیجێڕی ئەو دەستە چۆن نزیک دەکەیەوە لە شتەکان. لەو حاڵەتەدا ئێمە بۆی کاتەکە زیاتر بەقۆزینەوە ئایا ئەو هەموو ئیشارەتکردنەمان بەوەی کە فعلەن بەخێو پەروەردەکردنی هەستەکان گرنگن ئایا کردمان حەسێننەوە دەروونمان ئارامکەنەوە و بماخەنە دۆخێکی شادی بەخش و لە نەتیجەدا شادمانمان کەن ئایا ئەوە دروستی دەرونیمان بەڵانس ناکاتەوە؟ ئایا تاچی ساغ لە نەتیجەی باش بەکارهێنانی هەستی چاو و گوێ و لوت و دەم و پێست باش پەروەردەکردنی هەموو ئەو هەستانە دروستیەکی دەرونی باشمان ناداتێ کە ئێمە دەروونمان حەساوەیانی تۆ لە ناو کەشێکی ڕاحەت ئامێز یا با بڵێن خۆش دای. کەواتە مەسەلەی سەحەی نەفسی یا دەروون دروستی یا ئەوەی هەندێک پێی دەڵێن دروستی دەرونی ئەو با بڵێن باش بەخێوکردن و باش پەروەردەکردنی هەستەکانی لە پشتە کە هەستەکان باش بەخێوکران دواتر باش پەروەردەکران دوایە چوونە ناو سیستم و بە بابەتمان وەرگتن و پێمان وا بۆ ئینسان دەبێت لەو بوارەش خۆی ڕێکخاتەوە. ئایا لە نەتیجە سەحەتی نەفسیمان باش ناکە بەدڵنیاییەوە سەحەتی نەفسیمان بەڵانس دەکا و باشی دەکا و تا ئەو ئاستەی کە ساغش دەکاوە کەمترین بەرخورد کەمترین جاریش دووچاری نەخۆشی و کێشەکان دەبیت. لەوە زۆر جاری وایە تۆ کە ژینگەی چاو بینین لە دەوروبەرت پیس بوو
ئێستا شتی باش وەرناگرێ لەو حاڵەتەدا تۆ لەوانەیە بەردەوامی ئەو دۆخە تەسیر بکاتە سەر ئەوەی کە زۆرێک لە دیپریشن و ئەوەی پێدەڵە خەمۆچی و هەروە بێتەوە انفعالات و هەڵسون و ئەوانەی لێ دروست دەبێت لە ناخی خۆتدا ئەگەر بۆ دەوروبەریش نەبێت لە ناخی خۆتدا ئیدی هەڵدەچی و ڕدودی فعالی خراپت دەبێت اینجا مادام چۆن جەستە پێویستی بەوە هەیە دروست ڕابگیرێەوەی پێ دەڵێت تەندروستی دەرونیش پێویستی بەوەیە باش و ساخ ڕابگیرێ اینجا با بڵێن دروستی دەرونی ئینسان بەشێکی زۆری پێوەستە بە باش پەروەردەکردن و باش بەکارهێنانی هەستەکانەوە ئەو پێنج هەستانە بە حکمەوە ڕاداری جەستەی ئینسانن و لە ڕێگانەوە معلوماتی پێوەردەگیرێ بۆ ناو مێشک و ئیدی سەرنجام چێژی زانستی و چێژی با بڵێن جەمالی و ئەوەی ئێستاتیکی و هەروە بێتەوە چێژی دیکەمان لێیانەوە حاصل دەکەین ئەو حاڵەتە ئیدی کەمترین کێشەی دەرونی لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بەو پەروەردە ڕاست و دروستەوە دێتە ئارا کێشە دەرونیەکان کەم دەبنەوە کە تۆ هەستەکانت پەروەردە کرد لە نەتیجەی کەم بوونەوەی کێشە دەرونیەکان کێشە کۆمەڵایەتیەکان کەم دەبنەوە کە ئێمە هەستەکانمان باش پەروەردە کرد ئینجا کولتور دەبینە خاوەنی کولتورێک لەبەرەوەی کولتور سوپەریگۆی ئینسانە کولتور وجدانی کۆمەلگایە تۆ کولتور دروست دەکرێت لە ڕێگای منەکانەوە لە ڕێگای ئیگۆیەکانەوە لە ڕێگای ئیگۆی ساغەوەی کە باسمان کرد کە چۆن لەگەڵ هەستەکانی مامەڵە دەگا هەموو حاڵەتە کێشەکانی ئینسان کەم دەکاتەوە کە کێشش کەم بوونەوە ئینسان کەمترین بەرخوردی لەگەڵ ناشیرینی کەمترین بەرخوردی لەگەڵ با بڵێن ناخۆشی کەمترین بەرخوردی لەگەڵ ناڕێک و پێچی هەبوو ئیدی بە تەبیعەتی حال تۆ هەست بە جۆرێک لە چێژ دەکەی و ئەو چێژە هەر لە حاڵەتێکی ساتەوەختیدا نامێنێتەوە بەڵکو تەحویل دەبێ بە شادمانی تحویل دەبێ بە شادمانی یعنی چێژ لێرە دەبێ بە استراتیت یعنی دەبێ بە عفوان میکانیزم بۆ استراتیزێکی دوورتر لە ڕێگای چێژ دەبێ بە میکانیزم بۆ استراتیژێکی دوورتر ئەو استراتیژە دوورترە شادکردنی کۆمەڵ تاکەکانە شادکردنی کۆمەلگایە و بن نەتیجە ئارامکردنەوەی دەرونی تاکەکانە لە کۆمەلگادا و ئەوانە هەمویان هەر بە تەنها سەقافەی نەفسینین لە چوارچێوە ڕۆشنبیری دەرونی نابێ بمێنەوە بەڵکو دەبێ بە پرۆژە بۆ مؤسسات و دامەزراوەی سیاسی و ببن بە پرۆژە بۆ مؤسسات و دامەزراوەی ئاینی ببن بە پرۆژە بۆ مؤسسە و دامەزراوەی کۆمەڵایەتی و کولتوری تاوەکو هەموو ئەوانە بەیەکەوە لە نەتیجە مساهمەیان هەبێت لە دروستکردنی تاکێک ئەو تاکە لە تاچی دیکەی کۆمەڵگە متخەلیفەکان کۆمەڵە دواکەوتەکان زیاوێ بەڕوان بکەن هاوڕێیان ئێمە زۆر جار دەڵێن ئاستی ئابووری و قووەی ئابووری و قووەی با بڵێن عسکەری زامنی مانەوەی نەتەوەیە کۆمەڵگەیەکی دیاری کراوە من زۆر جاری وایە دەڵێم ئەو باشتانەی باسم کردن لە ڕێگای ئابووری لاوازی شەوە دەکرێت لە خێزان تۆ دەتوانی بەخوا ئەندامەکانی خێزانی خۆت وها پەروەردەکەی ئەو پێنج هەستە جوان بەکاربێنن وەکۆ قوتابخانە دەتوانێت وا لە قوتابیەکانی بکەوە شێوازێک بێنێتە ئارا کە هەموو هەستانە باش بەکاربێن و باش هەڵسوڕێن اینجا لەناو کۆمەڵ لەناو شاردا اینجا لەناو وڵاتدا ئەوانە باش ڕێک بخرێن ئیدی کە باش ڕێک خران تۆ چاوت هەمیشە دەکەوێتە سەر شتە جوانەکان و کرێت و ناشرینیەکان دۆخی دەرونی تێک نادەن پێم خۆشە لە نەتیجە ئاخیر دوو دقە هەردوو دقێکە بە باش دەزانم بۆی سەری هاوڕێیان هیچ دیکە نێشێنم ئەوەیە بڵێم کەواتە لە نتیجە ئێمە پێویستمان بە چییە پێویستمان لە ڕێگای بەخێو پەروەردەکردنی هەستەکانەوە پێویستمان با بڵێن دەگەین ئافۆن دەگەین بە ڕەفتاری ساغ لە تاکدا ئێمە هەوڵی ڕەفتار سازی دەدەین ڕەفتار سازی پرۆسسێکە زۆر کولتوریە و ئینسان تاک دەبێ بەو شێوازە کەلچەڕایزکە ینی بیان خاتە ناو
دۆخێکی کولتوریەوە فێرە ڕفتار هەڵنانیان کە ڕفتار هەڵنان ئینجا ئەو ڕفتار سازیە ژینگەمان بۆ دەسازێنێ دەما خاتە دۆخی ژینگە سازی ئەگەر بشێ بڵێن ڕفتار سازی زۆرێکە لە پیشە سازی ڕفتار وەگەر بشێ بڵێن ژینگە سازیش دیسانەوە پەیوەستە بە پیشە سازی ژینگە چۆن ژینگەش دەسازێنێ لەو حاڵەتەدا تۆ دوو فیگۆرت هەیە هیچیان ستیمولیتە ئەوکەکان ڕیسپۆنسە ینی یا وروژێنەرە وەڵامە تۆ کە وروژێنەرەکان باش ڕێکخران لە ناو ژینگە ئیدی وەڵامەکان ئۆتۆماتیکیەن بۆ ئەو ژینگەیە باش دەبن لە حاڵەتی باش ڕێکخستنی ژینگەدا جا ژینگەی کۆمەڵایەتی ژینگەی فیزیکی لە بازار ژینگەی سیاسی ژینگەی ئاینی ژینگەی کۆمەڵایەتی هەموو ئەوانە باش تەنزیم دەبن و ئێمە دەحەسێننەوە و کۆمەلگایەک دێتە ئارا کەمترین کێشەی دەرونی و کەمترین کێشەی کۆمەڵاتی تدابێ هاوڕێیان پێم باش بوو هەر ئەوەندە بەس بێ و ئیدی من ئامادەم بۆ قسەکردن لەسەر و بابەتەوە بۆ وەرگرتنی وەڵامی هاوڕێیان پێشم وایە زیاتر بچمە ناوی ئیدی لەوانەیە کاتەکە با بڵێن تەجاوزی کاتەکە بکەین و ئەوەش بۆ ئاراهەمی دەرونی هاوڕێیانم باش نییە سپاسان دەکەم بۆ گوێگرتنتان دکتۆر گیان دکتۆران عزیزین هیوادارم شتێکم گەیان بێ و با بڵێن بابەتێکم وروژان دەبێ شایەنەوە بێت دوو قسەی لەسەر بکرێ زۆر زۆر سپاس بەڕاستی بابەتەکە زۆر گرنگە هەرچەندە هەندێک سادە بە ڕواڵەت دێتە پێش چاو بەڵام زۆر زۆر گرنگە و کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر دەرونی هەموو تاکەکان لەبەرەوە زۆر زۆر سپاس دەکەین کە بەو شێوەیە هەم بە سادەی هەم بە جوانی ڕبتت کرد لەگەڵ یەکتر و خستە ڕوو لەبەرەوە وڵاتانیش لە شوێنەکان لە ڕووی دەسەڵاتەوە زۆر گرنگی بەو لایەنە دەدەن تەنانەت مەشای هەندێک شار دەکەی خەریتەی وەکو یەکە هەندێک لەونەکان وەکو یەکەوەتە ئەو ژاوەژاوەی کە بۆ چاو دروست دەکرێت ئەو ژاوەژاوەی کە بۆ گوێ دروست دەکرێت هەر هەمووی لەبەر چاو گیراوە هیوادارێن لێرەشەوە دەست بە و هەنگاوانە بکرێ بەڕاستی وەکو خۆشت گوتی مەرج نییە هەمووی هەر علاقەی بە حکوومەت و بە دەسەڵاتەوە هەبێ هەندێکی تاکەکان خۆیانن پەروەردەیە خێزانە لەو بازنەی کاریگەریەی کە خۆمان دەسەڵاتمان پێدەچێ من زۆر چێژم لێبینی و زۆریش بە ماشەڵە بە هادی و لەسەر خۆی پێشکەش کرا هیچ هەست بە زەختێک ناکەی هەندێک کەس هەیە کە قسە دەکا زانیاریەکانی زۆرە بەڵام وەکو دەڵێ ئەوەندە بە قەرەباڕەغی پێشکەشی دەکا ڕەنگە پێڕان نەگەیەوە پێی با بڵێن دانە جێگەی بکەیەوە لەبەرەوە زۆر زۆر سپاس دەکەم دوو بەڕێز دەستیان بەرز کردەوە ئەوانە هەڵدەگرین دوای ئەوە ئەگەر پرسیار هەبوو بەڕێزان ئێوە دەتوانن چ بە قسەکردن چ بە نووسین لە چاتەکە پرسیاری خۆتان لەسەر ئەو بابەتە بکەن یان سەرنجی خۆتان بخەنەڕوو خەڵکێکی زۆر لەگەڵمانن نزیکەی 55-56 کەس بوون دکتۆر لە سەرتاسەری کوردستان هەر لە کەرکووک و هەڵەبجە و بیارە و هەڵەبجەی شەید و هەڵەبجەی تازە و سلێمانی ڕانیا سۆران قەڵاتجێ تەقتەق ئەو ناوە ئەمووی نووسراوە شوێنەکان بۆیە دەزانم ینی لەگەڵمانن لە هەولێر و لە زۆر شوێنی تریش ببورن ئەو ناوانەی کە لە خەیاڵم نەبوو بەڵام لە چاتەکە هەمووی نووسرا بوو دوایی خەڵکێکی زۆریش دەیبینێتەوە چکە تۆمار دەگرێ و دادەندرێ مامۆستا سۆران وەبزانم لە سلێمانی لەگەڵمانە مامۆستا سۆران فەرموو مامۆستا سۆران فەرموو جێمان لە دەنگت نییە مامۆستا جان نازانم ئەگەر کێشەی تەکنیکیت هەبێ مایکەکە کراوەتەوە بەڵام لای من دەنگ نییە مامۆسۆران دەنگت نییە دێینەوەلات ئەگەر چارەسەرت کرد مامۆستا شێرکۆ شێرکۆ یان لە ڕانیان لە تەقتەکە ئەگەر شوێنەکە هەڵام لە ڕانیە بەڵێ مامۆستا شێرکۆ فەرموو سڵاو شۆ شادێ دکتۆری بەڕێز سڵاو بۆ برادرانی دەستگای مێگاماین پڵەس حقیقەتەن دکتۆر محەممەد کاتێکە قسە دەکا بەڕاستی خۆشە وەکو دارێک کە بەردارە بیهەژێنی بۆی وەخت چۆن دەڵە بەروبوومەکەی بەسەردا بڕژێن نەک
وەک چۆن دەڵە پێ هەڵگەڕێ بۆ خۆ لێ بکەیەوە. من دکتۆر محەممەد شەکە لەوانەیە کە حرمەتم بۆ نووسینەکانی بۆ خۆی بە ینی خزمەتێکی زۆری کردووە بە بواری پەروەردەی دەرونی. ئەلبەت من وەکو ئیزافەیەکی بچووک ئەگەر ڕخسەتمدا دکتۆر تەوانەوەی کە ڤیکتۆر فرانکل کە باز دەکا دەربارەی دەرونی دروستیمان کە جیا دەبێتەوە لە مەدرسەی دەرون شیکاری ئەو پێیوە دەرونی ئێمە بەرمەبنای فیمینۆلۆژیای دەوروبەرە کە پێ دەکرێت ظاهیراتی. نازانم دکتۆرەوە دڵنیام لەو بارەدا زۆر قوڵ بۆتەوە تێیدا و لەوانەیە بێئەدەبی بێ من پێشزەنابت کەم باسی بکەم. تەبیعی من بەدا نەک ئەوەی کە جەنابەت دێڵی زۆر نیگەرانم لەوەی کە ئەمڕۆ لە ناوەندەکانی خوێندندا کە من خۆم لێچێک لە ناوەندەکانی خوێندن توێژەری کۆمەڵایەتیم دکتۆر بۆنی جبس شوێری کردین کوێر نەگلوتمان شوێری کردین بیپسی ئەکسپایر و نازانم بیپسیە کە نیو لیترە لە حانوتی مەکتەبەکان دەفرۆشتە بە تایبەتی لە مەکتەبە حکومەکان ئیدی پاتاڵخانەکە لەو گۆڕی ئەو پیس و پۆخەڵی و ئەو ژینگە ناسازی کە جەنابەت دەزانی کە لڤین لە تیۆری بواردا چەند بە جوانی باز لە مەسەلەی بوار دەکا بۆی کە ئینسان بتوانێت فێری فەروەردە فێرکردن بێ. ناوەندەکانی ئێمە تا خوار سفر لەو بوارەدا دەتوانە بڵێن لە خوار سفر زۆر لە خوار سفریشین، یعنی زۆرمان ماوە ژینگەی قوتابخانە بکەینە ژینگەیەکی واکە مرۆڤ بەڕاستی شایانی ئەوە بە تێیدا بژیا چ جای ئەوەی تێیدا پەروەردە بێ. بۆیە من دەنگم لە پاڵدەنگی جەنابتە بەڕاستی پەروەردەکردنی هەسەکان پەروەردەکردنی دەرونی ئێمە دەتوانم بڵێم لە ئەلڤێژدانین بۆ ئومێدەم کە ئەم هەوڵانەی کە برادرانی مێگابین پڵس و نووسینەکانی بەڕێستان ببنە سەرەتایەک بۆ ئەوەی خەڵکی تێبگا کە ئەمە سەرەتایی بۆ جەنابەت دەڵێ استراتیژی دەرونی و گەیشتنە بۆ شادی خۆشگوزەرانی و چێژەکان. نامەوێت کاتی برادران بگرم و کاتی بەڕێزشت بگرم، بەڵام پێم وایە بە فرانکل و وارەدا ئەوە جەنابەت گومانم نێرەوە کە زۆر لە مەمانانێک شارەزاتری کە پێم وایە ئەویش زۆر داکۆچی لەکرد لە تیۆرەکەیدا. دەستکان خۆش بە دکتۆرتان. زۆر سپاس دکتۆرەگە تعلیقێک کرد لەسەر قسەکانی مامۆستا شێرکۆ هەیە ئەگەرنا دەچینەیت. بڵێ وەڵا سپاس بۆ مامۆستا شێرکۆ، ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ جەنابەت. بەڵێ ڕاست دەفەرمووی جارە بەر لە فرانکل لیڤین وەکو تیۆری مەجال بایەخی داوە بۆ مۆزوعی بەوەی کە بوار یاخود ئەو سپەیسەی دەوروبەر چ دەورێکی هەیە لە ڕاستکردنەوە یا تەنزیمکردنی ڕەفتاری ئینسان. ئەو تیۆرانش کە سازەکە هاتوونەتە ئارا کاتی خۆی بەڕاستی ئەوروپیەکان کە دەست پێش خەر بوون لەوە و تا ئێستاش هەر ئیشعاعاتی علمی لە ڕێگای ئەوانەوە دنیای گرت. ئەگەر بێت تو ئێستا تاریخی ئەوروپا لە پاشەکشەدایە بە حکمی ئەوەی کە حەزارەیەکە لە خۆناغی پیری خۆیدا دەژێر وەک دەڵێن، بەڵام ئەمە قەرزاری ئەو داهێنان و ئینجازاتە علمیانە ئەوانێ. بەڕاستی لیڤین وەک تیۆر کە باز لە تیۆری مەجال دەکا و پێوە هەموو کەسێک ژنگەیەکی دەرونی تایبەت بەخۆی هەیە و ئەو ژینگە دەرونیش ژنگەی دەوروبەرە کاریگەری دەخاتە سەرێکە لەبار بێیانە لەبار بێ هاوسنگ بێیانە هاوسنگ بێ. بەڵێ فرانکلیش بە پێی تۆرەکەی خۆی کا و دیاردەناسیانە تۆرەکەی ئەو زۆر بە حکمی ئەوەی عالمێکی نەفسی وجودی بووە ئەوەیشی لە ئەوە کردووە کە پێی وا بووە ئەو دیاردانەی ئێستا دەبیندرێن و هەستیان پێ دەکرێەوە تاکەکە خۆی تایدا دەژی عرب گوتنی کەمایە تەڕە لەهو چۆن بۆ ئەو دیارە. بەڵێ ڕاست دەفەرمووی هەموو ئەوانەی کە ئێمە دەیان بینین ئیدیەوە هەستەکانە دەکەونە سەریان و هەستەکانیشن کە ئەو معلوماتت بۆ دەگوازێتەوە مێشک هەر ئەو با بڵێن ئەنجامەمان دەدەنێ کە لە دەوروبەر هەن. ینی کەمترین کەس هەیە لەوانەیە هەبێ ئەگەر بێت و کەسێکی نائاسایی بێ بڵێ من چێژ لە ناشیرینی وەردەگرم یا چێژ لە قەرەباڵغی وەردەگرم یا خود لە ناڕێک و پێچی وەردەگرم. من ئەو عینوانانەشم پێ ناشیرنە کە کۆمەڵک نووسری عالەمی دوای ئێمە کۆمەڵک نووسری کوردیش تەقلیدیان دەکەنەوە بەوەی ناویان لە کتێبەکانیان ناوە جەمالیاتە تەلاشی جوانیەکانی ناشیرنی جوانیەکانی وێرانبوون نازانم ئەوە ڤێری لۆیەر ئەو سیستمی ئەوەی پێ دەڵێن پۆست مۆدێرنەکانن کۆمەڵک شتیوە ناشیرن جوانیەکانی ناشیرینی وەڵاهی ئەو چەمکە سەیرەیانی چەمکەی عالەمیشە. بڵێ فرانکل بۆ ئەوەی وجودی تۆ وجودێکی ئەکتیڤ بێ فعلەن دەبێ ئەو دیاردانی لە دەوروبەر ڕوودەدەن دەبێت دیاردەی معقول بن. بەڵێ زۆر سپاس دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا سۆران دیارە کێشەی تەکنیکی هەبوو بۆیە پرسیارەکەی نووسیوە دووسێ بەشە بەڕاستی دەڵێ پرسیارەکەمەوە بۆ ئایا مێژووی ئەو بابەتە ناگەڕێتەوە بۆ جان ژاک ڕۆسۆ هەروەها مۆنتیسۆریش هەیە کە دەست بە ئەندازیاری مێشک دەناسێنێ و لە بەشی کۆتایی دەڵێ پرسیارەکە ئەوەیە ڕۆڵی تەکنەلۆجیا چیە لەم بابەتە دکتۆر؟
بەڵێ سپاس بۆ مامۆستا سۆران وڵا بەڵێ بەدڵنیاییەوە ڕبتەشی دەبێ هەبێت چونکە تاریخی علم تاریخەشی متراکیمە زیانیە وەکو لە حالەتی دابڕان بن لە یەکترەمەوە زانستانە جانجاک ڕووسۆ ئیشی لەسەر وەکو عالمێ وەکو سۆسیۆلۆگ کە با بڵێن احتیمامی بە تەبیعەت گەراییدا و پێی وا بۆ ئینسان بۆەوەی ببێ ساز بێڕێک دەبێ بگەڕێتەوە بۆ سروشت دەوری هەیە بەوەی کە بۆ بگەڕێتەوە بۆ سروش بۆی سەر لە نوێشتەکان بە جوانی وەکو بە تەبیعەتی خۆی ببینێتەوە بچێتە دۆخێک کە بینینی ئاسایی بێ بیستنی ئاسایی بێ هەموو بەرکەوتن و چێژی ئاسایی بێ دوایەوە کە تێگەیشت ئەوە دۆخە سروشتەکەیەتی بێتەوە ناو کۆمەلگا خۆی ڕێکخاوە ببێ بە ئینسانێکی دیکە کە توانێت بێتی کۆدی عقلی خۆی بکاتەوە یاخود کۆدی ئینسانبوونی خۆی بکاتەوە بەڵێ جانجاگرۆسۆ ناڵم دەورێکی لەسەرەوەی 150 هەیە بەڵام ئەکید وەکو زەخیرەیەکی معلوماتی بە ئەو برادرانەی کە ئیش لە سەریال با بڵێن بەلایەنەوە گرنگە پەروەردەی هەستەکان لەسەر چاوەیەوە مۆنتسۆریش هەروەکو پەروەردیارێکی گەورە ئیش لەسەر ڕێکخستن و سازکردنی ژنگەی خوێندن دەکا بۆەوەی تەلەبەکان بەرخوردیان لەگەڵ هەموو شتانە بێ کە معقول بە ئاراستەیەکی جوانی دەبن دەستان خۆش سپاس زۆر سپاس بەڕێزی چکە دەستی بەرز کردەوە بەس ناوی دەرنەکەوتووە ئایفۆن نووسراوە ببوورە فەرمۆ بەڕێزەکە خۆت بناسیێنی و پرسیارەکەت بکەیت. سڵاو ئەو کاتتان باش باشتر زۆر سپاس. مامۆستا دارستان لە پۆلیتەکنیکی هەولێر. بەڵێ مامۆستا. زۆر سپاس بەخێرهاتنی کاک دکتۆر محەممەدی دەکەم زۆر بەخێر بێی دکتۆر. سپاس دەکەم زۆر سپاس دەکەم لۆ ئەو ڕوونکردنەوە هەرچەندە لەوانەیە ئەمن هیچ شارەزاییەکم نەبی لەسەر پەروەردەی هەستیەکان بەڕاستی کەەوەی تا مەزروو بووم جێم لێ ڕاگرت بەڵام یەک پرسیار هەیە لە لای من دروست بوو ئایا جیل لە دوای جیل کو ئێستا کە باسی باو باپیر و تێکانی پێشە هەمانتان کرد ئایا ئاراستەی ڕۆیشتیە پەروەردەی هەستەکانیان ئێستا نوێیە جیلی داهاتوو کو لەگەر ئەو مۆزوعە تەعامل دەکاتن. بەڵێ بەڵێ دەست خۆش بۆ مامۆستا دارستان. زۆر سپاس زۆر ڕێز و احترامم هەیە. سپاس مامۆستا دارستان ڕێز و سڵاو بەڵێ حاڵەتەکە هاتووە هەروەکو گوتم یانێ ئەو زانیاریانە هەمویان تەراکمین کەڵەکە بوون لەسەر یەک بەڵام تا هاتوون ینی با بڵێن نهێنی کەڵەکەبوونی زانیاری ئەوەیە تۆ بتوانانی ڕێکیان خەی تاوەکو ئینسان کائینێکی منەظەمە ئەوەی لە شوو بنهاوەریان پرسی گوتیان ژیان چییە گوتی ژیان تەرتیب و تەنزیمە بەس بەو دوو شەیە جوابی داوە تەرتیب و تەنزیم بەڵێ ئەمە لە ڕابردوودا کەمترین مامەڵەمان لەگەڵ هەستەکان کردووە مامەڵی دقیق و فعلەن هەروەکو گوتم لە محازەڕەکە بابەتێکی نوێ نییە مەسلەی بەکارهێنان خۆ چاو بۆ ئینسان خاوەنی چاوەیە هەر بوونەوەڕێ خاوەنی چاو بۆی دنیای پێبینێ بۆی دەوروبەری پێبینێ بەڵام هەیە چی پێ دەبینێ ینی من بە حکمەوەی دەڵام ئینسان کائینێکی عەقڵە مادام کائینێکی عەقڵە دەبێ ئابووری ساز بێ ینی اقتصاد بکات لە بەکارهێنانی چاو ئەو چاوە ئەو جیهازە عەزیمە چۆن بەکاردێنێ دەیخاتە سەر شتی ناشیرن شتی جوان شتی ئەوایە شێوازی بەکارهێنانەکەی پەیوەستە بە ئاستی ڕۆشنبیری ئینسانەکان یاسی ئەو سیستەمانەی کە پێمان وایە ئینسان سازن و کۆمەلگە هەوڵی بەرەو پێشبردننی کۆمەلگەکەی خۆیان دەدەن یا بەڕێوەبردننی کۆمەلگەکەی خۆیان دەدەن ئەوە مەوزوعی ئەوەیە دەنا جیلی ئایندەش با بڵێن من تەسەوەر دەکەم ئەگەر بێت من ئیمانم بەوە نییە بڵێ گەنجی ئێستا لە گەنجی ڕابردوو خراپترە یان جاران باشتر بوون زۆر جاری وایە خەڵکی حەسرەتێکەوەی بە تەمەندا چوون حەسرەتێک دەیان باتەوە کە بەیەکەوەدادنی ئاخ بۆ زمانی جاران بۆ گەنجی یا گەنجی جاران ئاوا بۆ ئێستاوایە خێر ئێستا فرسەتی فێربوونیان زیاترە و باشتر تەعامل لەگەڵ تەکنیک دەکەن وەزیرتر و وریاتر و چەلەنگترن بەڵام لە یەک شت کێشەیان هەیە من زۆر جار پێیان دەڵێم لەوە کێشیانەیە کە احترامی ئەو جیهازە حساسانە نادەن کە معلوماتی پێ التقاط دەکەن پێوەردەگرن دەوروبەر ینی ملاحظە بکە 24 ساعت لە 24 ساعتدا نزیکەی 16 ساعت چاوی لەسەر شاشەی مۆبایلە
ئەو گەنجانە لە گڵۆپەکان دەکوژێنەوە بە تاریکی سیر دەکەن بۆی کە تۆ تەمەنی چاو کورد دەکەیەوە لەو حاڵەتەشداتەوە کە چاو نەما ئیدی کێشە بۆ پرۆسس و بۆ با بڵێن خەزینی بۆ پرۆسسە معریفەکانە دروست دەبێت تۆ ئینسان کوا پێنج هەستی ساغی هەبێ کوا چوار هەستی هەبێ کوا پێنج هەستی ساغی هەبێ کوا سێی هەبێ کوا پێنجی هەبێ کوا دووی هەبێ تو لە حەزە ناکەی کەڕوڵاڵەکان لە چ دۆخێکدا دەژین ئەوانەی چاویان نییە چۆن دەژین ئەوانەی چاویان لاواز بوو هەیە کێشەکە لەوانەیە جنێتیکی بێ یا کێشەکە نەخۆشی بێ هەر سەدمەیەک بێ هەر ترامایەک بێ ئەو کێشە نییە ئەوە زۆر باش علاج دەکرێت بەڵام مەسلەی باش بەکارنانن بڵێ جیلی ئێستا باشی بەکارنانە بەداخەوە بەداخەو مامۆستا محەممەد حوسێن پرسیارێکی نووسیە دەیخوێنمەوە ئایا هەستەکانمان وەکو یەک و بە گوێرەی بەرکەوتەکانیان کە بەریان دەکەوێت گەشە دەکەن یان بە گوێرەی ژینگەی دەوروبەر کارمان لێ دەکەن بە زۆرێکتر ئایا ژینگە کار لە ئێمە دەکە یان ئێمە کار لە ژینگە دەکەین و هەستەکانی مرۆڤ دوای گەورەی با بڵێن کە دەزانی بە دڵی ئەو نین دەتوانێت دوای 40 ساڵ بێتەوە کار لەسەر ئەو هەستانە بکە و بەرەو هاوسەنجیان بباتەوە هەروە ئایا لە قوتابخانەکان هیچ گرنگی بەرەخستنی هەستەکانمان نادرێت چ بکەین باشە وەکو وەزارەتی پەروەردە چی بکا بۆ نمونە بەڵێ وڵی تقریبا ئەوەی جارێ بەنسبەت ملاحەزە یەکەمی یا پرسیاری یەکەمی ئایا ژینگە کارمان لێ دەکات ئێمە کار هەردووچیان وەکو مۆزوعی هێلکە و مریشکەکەوەیە هێلکە لە مریشکە مریشک لە هێلکەی بەڕاستی هەردووچیان من هەموو جارێ دەڵێم مامۆستا محەممەد دەڵێم ئەو پەیوەندیانە زۆر داینامیکن من ناوم لە ناوە لەگەڵ یەک لە بۆ یەک لە ناوی یەک یان لە ناوی یەکن جەدەلیە پەیوەندیەکە لە مابینی ئینسان و ژینگە ئێمە هەو ژینگە ئێمە هاتین ساز بووین و لەدایک بووین هاتین لە ناو ژینگەیەک بەڵام وەزیفەی ئێمە ئەوەی ئەو ژینگەیە بسازێنین بۆی تێدا بژین ئێمە بە درێژایی ژیانی خۆمان وەکتا توانیمان کاریگەری خۆمان لەسەر ئەو ژینگەیە بەجێ بێڵین یا پردێک دروستکەین شاخێک ببڕین بیکەینە تونێڵ تلفریکێک لە شاخێک بۆ شاخێکیکە دروستکەین دنیای خۆمان ئێمە کاریگەری عقلی خۆمان لەسەر ژینگەدانا ئەگەر دامان نا یا وەکودایان نا وڵاتی پێشکەوتو یا کۆمەڵگەی پێشکەوتو بڵێ ئەوانە زۆر باش توانیان ژینگە جوان کەن بیسازێنن جوانتری بکەن لەگەڵ خۆیان بێ لەو حاڵەتەدا ئینسانەکانی ژەر وەکو گوتم وەکو ئیستیزابە بڵێ ئیستیزابیان معقولتر و ڕێکپێکتر دەبێت هەستەکان بڵێ دوای گەورە بوون کە بچێت ئایا کە پاش 40 ساڵی یا پاش تەمەنێکی زۆر ئینسان دەتوانێت هەز با بڵێن لە سۆنگەی ئەو بابەتەوە هەستەکانی خۆی سەر لە نوێ ڕێکخاتەوە بڵێ بۆچی تا من ئیمانم بە پەروەردەی مستەمر هەیە ئیمانم بە قوتابی بوونی بەردەوام هەیە تا ئینسان فێر دەبێەوە لە هەر لەحزەیەک تۆ شتێک فێر بووی دی هیچ شتێک سنووری بەدانەدراوە تەمەن لێرە عارض نییە ئەنجا کەواتە بڵێ بەردەوام دەکرێت ینی تۆ تا لە 40 ساڵی هەستت کرد کە من چاوم خراپ بەکارهێنا گوێم بۆ مۆسیقای خراپگرت سیر کە باوڕەتە بێت هەندێک کەسەیە وەختی خۆی من کەیسێکم هەبوو کەیسێک باوکی گوتی پێم خۆشە لەگەڵت بێ بزانم ئایا وەزعی چۆنە چۆن نیە زانەی دەنجی پلێمز وەختی خۆی پرێمز کە نانیان پێدەکرد دەنجی پرێمزی لە دەنجی حەسەن زیرێکی پێخۆشتر بوو زۆر سەیرە تۆ عجیب بوو کە دایکی نانی دەکرد گوێی خۆی بۆ هەڵدەخست ئاوا دەچۆن نزیک پرێمزەکە ئەو حاڵەتە ئەو ئەبنۆرمەڵە ینی زۆر ئەبنۆرمەڵە و حاڵەتە دەبێ معالەجە بکرێت بەڵام خەڵکێک بۆ خۆی هەست دەکا کە تا ئێستا لەگەڵ مۆسیق لەگەڵ موزیکێک ئاشنا بوو کە نەیدە حەساندەوە بڵێ دێگۆڕم یا ئەوزارە چاو و گوێ و لوت و ئەوانە باشتر بەکاردێنم بڵێ هەمیشە مبادرە لە دەست خۆیەتی یان ئایا لە قوتابخانەکان نەخێرە من لە سیاقی محازەڕەکەش باسم کرد لە سیستمی پەروەردەیی ئێمە بە متەفەڕیقە لە ولاولا باس کراوە چۆن مناڵەکان لە جادە دەپەڕنەوە لە پەروەردەی سەرەتایی چۆن دەپەڕنەوە چۆن با بڵێن گەشتڕێک دەخەن بۆ شوێنی جوان هەڵدەبژێرن لە گەشتکردنەکانیان یاخود لە سیرکردنی ئەفلام شتی چۆن هەڵدەبژێرێ لە دەنگجی گۆرانی بێژەکان چ دەنگێک زیاتر دەیحەسێنێتەوە بڵێ ئەوە وەکو دەرسێک من بۆیە پێشنیازم کرد گوتم لەوانێت
ببێ بە پرۆپۆزەڵێکی سبەی دو ڕۆژێ باشە بۆ یەک لە وەزارەتانە بە تایبەتی وەزارەتی پەروەردە هەستەکان وەک بابەتێکی سربەخۆ حەقا وەک دەرسێک بۆ تربیەت الحواس پەروەردەی هەستەکان پەروەردەی نیشتیمانی هەبوو پەروەردەی ئاینی هەبوو پەروەردەی وەرزشی و هوەری هەبوو وێ پەروەردەی هەستەکان لە چوارچەوەی پەروەردەی هوەری لەوانەیە جێگای بکرێتەوە یا لە چوارچەوەی دەرسێک کە ئیشا ئەم با بڵێن باگراوندێکی سایکۆلۆجی هەبێت دەکرێت بەڵێ سوپاس کاک محەممەد دکتۆر جان بەڵە کاکتۆر دەست خۆش بی ئارە و پێشنیارش جەنابش پێشنیارت کردێکە چی نووسایە هیچ هەوڵێک هەبووە بۆ ئەوەی ئەو بابەتە بکرێتە پرۆگرامێک لە خوێندن یان لە قوتابخانەیەک یان هەر تازە لە سەرەتایە پێشنیارەکە نۆڵا من پێم وانێ هەروەکە گوتم متەفەڕقەیە حاڵەتەکە یعنی دەکرێت ببێ با بڵێن وەکو دەرسێک هەیە لە ئاعدادی فەلسفە یاخود بزانم فەلسفەیە لە سەفی چوار فەلسفەیە نازانم چێ دوو شتە لێکیان داوە دەکرێت ینی دەرسێک با بڵێن دوو بەش بێ هەر بەشێکی تەرخان بکرێ بەڵێ تەرخان بکرێ بەڵام دەنامە لە خوێندنی خۆمان خوێندومانە چۆن دنیایەک شتی واتە لە مەرحەلە یەکەوە تۆ کە سەیری کتێبە جوانەکەی قرائی خەلدونی و باڵدار بەڵێ باڵدار دەکەی ئەمین باڵدار شتی وای زۆر تێدایە تەنانەت ئەو ڕسمانەی کردوونی بۆ مناڵی 6 ساڵی کە داخلی ابتیدایی دەبێ ڕەنگەکان جوانن یان ئەو ژینگە و بیەیە کە لە ڕێگا ڕسمەکانەوە سازی کردو جوانن ڕاست دەوری دەست چاوت خۆش بێ دکتۆر جان ئەو بزانم پرسیاری تر نەماوە وەکو پرسیار ئەگەر کات هەبێ ئەگەر دەتەوێت دەتوانی باسی دوایین بەرهەموو یان چەند بەرهەمی خۆت بکەی ئەوەی کە ئەبزانم خودی کوردیە ناوی ئەگەر هەڵە نەبوو بەڵێ ئەو کتێبم لە دەستگای سەردەم چاپ بوو مەشروعی ساڵێک بوو بە تایبەتی من لە نۆی 2025 تەقاعد بووم بەلە 63 ساڵی ئیدی ئەو کتێبە لە پاش تەقاعودی با بڵێن لەدایک بوو وەڵامێک بۆ ئەوەی کە تەقاعد بوون وەستان نییە ڕاتەوەی ئیشکردە ئەو کتێبە بڵێ مەشروعێکە دیراسەیەکی دوور و درێژە دەکرێت بڵێم کوالیتەی تفری سێرجیانی بابەتێکی نەوعیە لە سەرزاتی کوردی من لە مێژە لە سەرزاتی کوردیش دەکەم کتێبێکشم هەیە بە ناوی الذات الكردية يعني بعربي وقت خۆ لە سووریا چاپ کرا دیاردەگەرانی کوردم هەیە من 16 ساڵ دەبێت لە سەرزاتی کوردی ئیش دەکەم بەس ئەو کتێبە دراسەیەک بوو بەوەی کە ئێمە لە ئینتیما بۆ زاتەوە تا ئینتیما بۆ گەردوون زاتی خۆمان وا پەروەردە بکەین کە بگاتە ئاستێک کە تێیدا هەموو گەردوون بە ماڵی خۆی بزانێ نەک هەر خۆی بە شوێنێکەوە بستێتەوە لە شوێنێک بمێنێتەوە لەو حاڵەتەدا ئینسان لەمانەوەی لە شوێنێکی دیاریکرا و لۆکاڵدا دووچاری ڕیسیسم و دووچاری کوێری کولتوری و دووچاری ئایدزی سەقافی و هەموو ئەوشتانە دەبێت بەڕاستی بەڵام کە پێتوا بوو هەر ڕاستە کوردستان خاچی تۆیە وڵاتی تۆیە بەڵام دنیا هەر هەمووی لەو لەحزەیە دەبێت بە ماڵی تۆ کە ئینتیمایەکەت ئینتیمایەکی ئینسانی بوو من لەو کتێبە خودی کوردیم شی کردوێتەوە بۆی خودی کوردیە تا ئێستا خودەکی فیترەتیە خودەکی سروشتیە و بەپێی تیۆرەکەی انتخابی طبیعی داریۆن نهاتیتە ناو با بڵێن پرۆسێسە عەقلانیە ئینسانیەک باڵاکان هەر بە سروشتی خۆی مایتەوە و تا ئێستا ئەو ڕەفتارە فیترەتیانەی ئێمە دەیبینین لە تاچی ئێمە زۆر سروشتین انفعالین قرارات لە انفعالات دەردەچێت قراراتی اجتماعی سەقافی دینی سیاسی حتا قراراتی ئەکادمی جەنابتان زۆربەتان بەتابەتی دکتۆر جەنابەت لە مؤسسەی ئەکادمی پێشەنگ بووی و دەبینی کە قراراتی ئەکادمی هەیە بە بڕیارێک لەلایەن سەرۆکی زانکۆیەکەوە دەردەچێت بەبێ دراسەکردن بەبێ هێرشت لەو من یەک شتت پێ بڵێم سپەیوەندی بخۆمەوە من بۆ خۆم ناگریم بەڵام پێم وایە ئەوە عالەمیە ینی تۆ کەسێک کە پرۆفسۆرە یا ئوستاز مساعیدە دەڕوا تەقاعد دەبێ ئیدی کۆمەلگا دەستی لێبەر نادا ئەوە کەمەی نزوڵی فکرێ و ئینسانەیە ئیدی تۆ جامیعەتەکان لەو حاڵەتەدا کە
ما بڵێن پرۆفیسۆرێک لە ناو ئەروێقەی زانکۆیەکە دێودەچێ دەڕوا زەمالی بۆ زەمالیاتی جامیعەکە جوانە کە ڕاست زانتایکی بەدەست ژوورێکی تایبەتی هەیە و ڕاست ئیشراف دەکات لەژێر عینوانی ئوستاز مشاریکە ئوستاز زائیرە ئوستاز ضەیفە کەچی لەو ڕۆژانە قەرارێک دەچۆت لایەن ئەو ڕێیس جامیعەی یەک لە ڕێیس جامیعەکان بەوەی کە متەقاعدەکان بۆیان نییە ئیشراف بکەن بۆیان نییە مناقشە و مناقەشە بکەن بۆیان نییە نازانم هەروە بێتەوە دەرز بڵێنەوە لە دراساتی عولیا من بە یەکێک لە برادەرەکانی ئەو ڕێز جامیعەم گوت پێی بڵێ توخوا شتێکی لە بیت چووە دەبواە لە چوارەم خاڵ بڵێ وەڵاهی بە پێش جامیعەشدا هاتن بیانگرن ڕەنگە وەکو ڕەتفعلێک بوو بێ بۆ شتێک نازانم بەڵام ئەمنش پێم وایە زۆر هەڵەیە هەروەها مامۆستا و ینی هەتا مامۆستای زانکۆنەك لە هەموو دەوایرەکان بە تایبەتی لە پەروەردە و خوێندنی باڵا تەقاعود دەکرێن و بڕۆ ماڵەوە و تەواو ینی ئەفروزە قرارە کە دەرچووە قرارەی فەردیە لە سۆنگەی ئینفعالەوە دەرچووە بۆیە دەڵێن ئینسان ذاتی کوردی زاتێکی فیتڕیە لەو کتێبە ئەوە معالەجە کردووە دەستگای سەردەم چاپی کرد 280 لاپەڕەیە لە پیشانگای کتێبی کوردی هەیە لە پیشانگای ئێستا هەبوو ڕۆژی یەکەم سیدانەیەکیان هێنا بوو تەواو بوو دوو ڕۆژە دوێنێ ئەوڕۆ نەبوو لێشیان تۆڕە بووم ئەوڕۆ گوتم ئێوە قوتان غەڵەت بوو خەڵکێکی زۆر داوای لە من کرد بەداخەوە سبێنی لەوانەیە هەبێت لە معرض دەست خۆش بێ دکتۆرەوە یەک لە تەڵەبە کەونەکانی خۆت وەخت خۆی لە قوتابخانە دەرست پێگوتیە ئەبزانام لە قوتابخانەی گەلی کوڕان پێشان نازیە مامۆستا دڵشاد جعفەر نووسیتی مامۆستا هەرێمیش تقریبەن ئەو پرسیارەت جوابدایەوە بەڵام تا چەند مامۆستایانی زانکۆ خۆیان لە ڕووی پەروەردەی هەستیەوە ئامادەن بۆی ببنە پێشەنگ بۆ خوێندکار و قوتابیەکانیان لەم بوارە ئەو بە ئاخر وەڵام بە نیسبەتەشی کەم بەڕاستی ئەوە بووە مادام لە ناو کللتوری ئێمە ئینجایان لە ناو مؤسساتی تربەوی ئەکادمی ئێمە ئەو بابەتێک نەبوو بۆ بایەخ پێدان یا لە تربیە ئیجتیماعی ئێمە لە خێزانەوە بایەخی پێنەدرا کەواتە مامۆستای زانکۆش بە نیسبەتەشی کەم هەیە ئەوە بە نەزەری ئەتیبار پێی وابێ گرنگە بۆ معریفە ئاوەدان کردو و معریفە زیادکردنی ئینسان بۆ ئەوە ئەزیزەی ڕادارین ئەتۆ معلوماتیان پێوەردەگری کەوانت باش بەخێو نەکرد و باش پەروەردە نەکرد ینی معریفەی ئینسان لێرەدا لاواز دەبێت نەخێر جەمالیاتی زەمالی من لە کولیە ئادابی هەولێر احتراماتی بۆ هەموو ئەو ساڵانە و دەقە و ساتانەی لێ بووم بەڵام باوڕتە بێ من 16 ساڵ لەو کولیە ئادابە وامزانی وە لە خەستەخانەی جمهوری دەوام دەکەم چونکە هەر بەوێ دەچێ کەمپۆسەکردنی ئەتۆ مشکلەیە جەنابەت لەگەڵیشی کە بۆی کووە زانکۆ چۆن دەبێ بۆ شکڵە بێتەوە چاود نەکەوێتە سەر شتی جوان و باخچە و گۆڵ و هەروە بێتەوە کافتریای جوان و شتی لەو بابەتە ئیدی نەخێر مامۆستای جامیعەش کەمترینیان ناڵێم هەمویان کەمترینیان بیریان لە ئەهەمیەتی ئەو بابەتە کردێتەوە ڕاستە بەداخەوە دەست خۆش بێ هیوادارین ئەو وێبینارە ببێتە دەستپێکێک بۆ زیاتر بڵاوکردنەوەی ئەو هۆشیاریە ڕەنگە هەندێکی ئەسڵەن لە نەزانین بێ دکتۆرجان ڕەنگە لە نەزانینی گرنگی ئەو هەستەوەرانە و چۆنێتی کاریگەری لەسەر دنیابینی و لەسەر بینینی شتەکانە بەڕاستی هیوادارین ببێتە دەستپێکێک و بەردەوام بێ هەم لەو چاڵاکیانەی خۆت کە لە پیج و لە ڤیددیۆ فێرکاری و هۆشیاریانەکەت بڵاوی دەکەیەوە ئەمەش لە مێگاماین بەردەوام سەکۆمان کراوەیە بۆ جەنابەت و هەر کەسێک جەنابیشت پێشنیاری بکەیان هەر بابەتێک کە پێت وابێ کەمتر لای لێکراوەتەوە ئەمە بە ناوی ئەکادمیای مێگاماین پلس زۆر سپاس بۆ برای بەڕێزمان پرۆفسۆری یاردەدەر دکتۆر محەممەد تا حوسێن پسپۆر لە بواری سایکۆلۆژیای کەسایەتی یان ئەوی خۆی دوایین کتێبیشی کە بەڕاستی کتێبێکی ناوازەیە و هەر لە بەرنامەدایە کە بەجددی بیخوێنینەوە و دەستشمان بکەوێت هیوادارین ڕکلامیشی لە بۆ بکرێ ئاساییە جگەلەوەی کە وەکو کتێب بڵاو کراوەتەوە وەکو ڤیددیۆش چەند بابەتێکی لەسەر پێشکەش بکرێ ڕەنگە زۆر باشتر دەبێت کە خۆت دەزانی بەڕاستی خوێنەر تا ئێستا لەو ڕۆژگارە تۆزە کەمتر بووە بەڵام ڕەنگە تا ڕادەیەک گوێگری هەندێک بابەتی دەنجی کورت و پوخت زیاتر بێت ئەمە دووبارە زۆر سپاس دەکەین ئەگەر جەنابەت شتێکی کۆتاییت مابێ سپاس دکتۆر گیان زۆر مەمنون بۆ ئەو فرسەیەکە خوڵقاندت سپاس بۆ دەستگایە جوانەکەتان سپاس بۆ هاوڕێیان کە لەگەڵمان بوون
هیوادارم شتێکمان گەیاندبێ و گەرموگوڕیەکمان دروست کردبێ. هیوای بەردەوامی و پایەداریتان بۆ دەخوازم. زۆر سپاس بۆ هەموو لایەک. دەستت خۆش بێ دکتۆر جان، زۆر زۆر سپاس. بەڕاستی کەسانی زۆر لەگەڵمان بوون، نزیکەی ساعتێک و 20 دقەیە قسە دەکەیت جەنابەت، بە سپاسەوە. بەشداربوانیش هەم دەستخۆشیانە هەمیش بە پرسیار و سەرنجەکانیان دیارە کە کاریگەری هەبوو و بابەتێکی نوێ بووە، وەک خۆت گوتت کەم لای لێکراوەتەوە. هیوادارین وەکو گوتمان ئەو بێتە دەستپێک. بەڕێزان ئێمەش سوپاسی هەموو لایەک دەکەین، لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوو بۆ بابەتەکانی تری مانجی 6. ئاگداری خۆتان بن و شەوگارتان هەر شاد بێ. زۆر سپاس دکتۆر جان، کاتت خۆش. سپاس، خواتان لەگەڵ. ڕخسەتی هەموو لایەک زوومەکە کۆتایی پێدێن. سپاس، خواتان لەگەڵ.